بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش ئازیزانی چارەخانە لە ئەڵلقەیەکی تری پۆدکاستەکەمان کە تایبەتە بە مانگی پیرۆزی ڕەمەزان میوانداری زۆر بەڕێزان دکتۆر عیمادگوانی مامۆستای ئاینی و دکتۆر ئیبراهیم تاهیر ڕەباتی پسپۆڕی خۆراکمان کردووە بۆ گفتوگۆ دەربارەی کۆمەڵێک بابەت لە خواردن و خواردنەوە کە تایبەتە بە مانگی پیرۆزی ڕەمەزان هەم لە ڕووی پزیشکی و هەم لە ڕووی ئاینیەوە لەگەڵمان بن. بەخێر بن یاخۆ مامۆستا ساودانتان کردەوە کاک دکتۆر بەخێر بن سەرچاو سەلامت بن یا ڕەبی. مامۆستا پێم خۆشە سەرەتا باس لە گرنگی ئاو بکەین نەک تەنها وەکو خواردنەوەیەک بەڵکو وەکو پێکهاتەیەکی سەرەکی جەستە ئەوە دروستبوونی بوونەوەران بە هەمان شێوە لە قورئانی پیرۆزە چۆن باس کراوە و چەند جار باس کراوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد الأولين والآخرين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا. سپاس بۆ جەنابتان سپاس بۆ مامۆستای گەورەمان کاک دکتۆر خوای پەروەردگار موفق بکە خوا نوێژ و ڕۆژ و عیبادەت هەموولایەکی قبول بکە ئینشاءالله. ئەگەر تەماشای دەستەواژەکانی قورئان بکەین لە تەحلیلکردن و باسکردنی ئەو بابەتانەی کە لەناو قورئانە بوونیان هەیە تەماشاکەی خوای پەروەردگار جەل جەلالوو گرنگێکی تایبەتی بە هەندێک شتدا و بە تایبەتی ئەو بابەتانی کە ڕۆڵێکی گرنگیان هەیە لە ژیان دا چ وەکو پێکاتە چ وەکو ڕۆڵی گرنگ لە بەردەوامبوونی ژیان. گومانی تێدا نیە بۆی کەوا چەمکی ئاو یەکێکە لەو چەمکە گرنگ و مهمانەی کە ئینسان لە قورئانی لە شوێنی جۆرا و جۆر چاوی ئەکەون. بە شێوازێک باس کراوە کە خوای پەروەردگار جەل جەلالوهو خطابی ئینسانەکانی سەردەمی خۆی و ئێستاش ئەکا هەندێک جار باس لە وەحدانیەتی خۆیەکە بە ئاو هەندێک جار ڕەبتی کردێ بە مەوضوعی قیامەت هەندێک جارە ڕەبتی کردێ بە مەوضوعی ژیان جۆرا و جۆرە چونکە ما ئەگەر بێت و تەماشا بکەین لە قورئانە 63 جار لە 63 ئاەتی جیاوازە خوای پەروەردگار جەل جەلالوو باسی ئاوی کردووە و هەریەکێکیشیان سیغەی تایبەت بەخۆی هەیە هەرێکیان دەلالەتی تایبەت بەخۆی هەیە. ئەگەر بێت و تەماشا بکەین لە نەزڕەی قورئانیە ئاو ئەساسی هەموو شتێک ئەو ئاەتێکە خوای پەروەردگار جەل جەلالوو ئەفەرمێ وهو الذي خلق السماوات والأرض في 6 أيام وكان عرشه على الماء. ولەما لەسەر ئەو ئاەتی باسی ئەکەن ئەفەرمێن ئەو خوای کە ئاسمان و زەوی دروست کردێ بە 6 قۆناغ بە 6 مەرحەلە لە 6 فترەی جیاوازە و ئەفەرمێ وكان عرشه على الماء. عرشی رب العالمین لەسەر ئاو بووە. زۆرێک لە زانایانمان بە تایبەتی ئەوانەی ئەهلی سەلەف پێیان وایە بەوەی کەوا پێشی دروستبوونی خەڵقی ئاسمان و پێشی دروستبوونی خەڵقی عەرشیش ئاو مەخلوقی یەکەمە. تر قسەی دیکە هەیە بەتەلەن هەندێکیان پێیان وایە کە ئاو و هەوا و ئیدی عەرش مەخلوقی یەکەمن تەرتیباتی دیار نییە بەڵام بەشێکیان لە بۆ ئەوەی ئەچن بە ئیستدلالی ئەو ئاەتەی کە ئەساسی بوون ئەساسی کەون ئەساسی ئاسمان و زەوی لە ئاو لە پێکاتە کیمیاییەکەی و فیزیاییەکەی خۆی بەخۆی بە چەند مەرحەلەیەک و بە چەند قۆناغێکە تێپەڕگیر. خۆ ئەگەر بێت و تەماشای ئەو ئاەتەی بکەین کە خوای پەروەردگار جەل جەلالوو ئەفەرمی خوای پەروەردگار جەل جەلالوو ئەفەرمی أولم يرى الذين كفروا أن السماوات والأرض كانتا رتقا ففتقناهما وجعلنا من الماء كل شيء حي أفلا يؤمنون. لێرە تەماشاکەی خوای پەروەردگار جەل جەلالوو وەصفی ئەو بابەتانەی کەوا زیندوود ئەفەرمی هەموو ئەو شتانەی کە هەن کەواتە لێرە ئاو ئەوەی کەوا ڕوح لەبەرە حتا نەزریەک هەیە ئەمە هەندێک لە دکتۆرەکان پێیان وایە جەمادات مستەلەحێکی غەیری ئیسلامیە ئەگەرنە حەجەر و شەجەر و ئەوانەش ژیانیان تێدایە بە حەسەب نەزری قورئانی ئیحساسیان هەیە ژیانیان هەیە. تەماشاکەی کۆمەڵێک حەدیثمان لەبەردەستن دەلیلە لەسەر ئەوەی کە دەوترێت جەمادات ئەو نەزرە غەربیە مادیەیە کە لە حەضارەتی بەرامبەر بەسەر فکری ئێمە موسڵمانانە زاڵ بووە. في كل الأحوال دقەکانی قورئان گەلێک زۆرن سەراحەتەن بەس ئەمن لە خلالی ئامادەکردنی ئەو بەرنامەی هەندێک جارات و کتابێک ئەخوینەوە هەندێک شت سرنجت ڕاکێشی ئاەتێک لەسەری ڕاوەستان بەنسبەتە من ئەو شۆلۆ گەنجانم باسە کرد خوای پەروەردگار کە ئەفەرمێ وإن من شيء إلا عندنا خزائنه وما ننزله إلا بقدر معلوم وأرسلنا الرياح لواقح فأنزلنا من السماء ماء فأسقيناكموه وما أنتم له بخازنين.
سورة حجر آية 21 آية 22 لو آية خواهي پروردگار فرمي هرچی لوجودا هيا خزينكي للاي إيمي يعني كواتا أي إنسان أويك أتو لدنياي هوري لو أدي بدواي دادا قريت تنها أتو وسيليش باقي إيدي خزينة كان لا خواهي پروردگار جل جلاله أفرمي وما ننزله لێرە شەی تەنزیل ئەگەر بێت و وەری بگرین وشە ئەساسەکەی ئەگەر بێت و لە نزول و لە هات نەخوارەوە بیار چەندە هەندێک ولەما باسی لە خەڵق ئەکەن نەزل بە معنە خەڵق بی نەزل بە معنە بەخشین بی نەزل بە معنە عەطاء بی بەرێ ئا معنای زۆرن بەس لێرە ئەگەر بێتەوە معنای وەربگرین ئەفەرمێ ئەوەی کە ئەیدەینە خەڵکیش هەمووی بە میقدارە هەمووی بە ئەندازەیە هەمووی بە حکمەتی رب العالمین جل جلاله جا دوایە فەرمی لباش أو آية ريكا وأرسلنا الرياح لواقح أما باي أنيري أو باي دبيت شي تلقيح كردنو بيتاندني جنسكاني أو زراعتي كوجودي هيك بيوستي با موجب وسالبة بنيرو ميا با جنسي برام برا زعفر فأنزلنا من السماء ماء لدواي تلقيحكي إما آي بسرد أبارين فأسقيناكموه آويانا دين وما أنتم له بخازنين حتى أفرمي خزن كردنيش خمين قونيا باران كديت أخواري أقر بيت أخواري خزنة شو نبي للزوي أروا استفادين بس خو أفرمي لنا وزوي شالو تن خزن أكين ويكوات زارة شي ديكا أو دارانا أو شناية بخوشتان زارة شي ديكا جياني لسربينا بكت كوات الليرة أقر تماشي دقة قرآنية كان بكين خواي قورا منت لسعب دكاني أكا أفرمي تماشى بك وهم نعمتاني كاللي قلم كردي خو هاد لنعمتي أو تماشى بك خو أفرمي وأنزلنا من السماء ماء طهورا أو آوي كوا لبوم نازل كردين هتا خو تاني بيخايم بكن وهتا كو جان تاني بيخايم بكن تصور بك لو شوين أنا ولو دولة تاني كآونية هنجي أزاني بوي كوا قدري آوي تسنده لوی اگر بتو تماشای قرآن بکن براستی پیوستی با ساعات هتا وکول سری دروی بس تنها لفلسفه آوی چونکه هم لروا غذایی کی الاستفاده کی که جنابی که دکتوری دوای آماج پیکا و هم لروا پیکات کی جانب پیکات علمیه کی او آوا لچ پیک دی دوای اوی کو درست بی دوای اوی شوازی هاتنی لآسمان دوای اوی شوازی گلدانوی لناوزوی دوای اوی آیا أو آوا أجر بيتو نميني حتى يعني تقرير كيا في مشتكي زمان ودفرمي صالانة همويان جناب دكتوري لي يك مستوى باران باري حمو يك مستوى باران يعني أجر بيتو لمنطقة كم بباري لمنطقة يدكلو تعويز زكاته يعني حتى عليه أو ما لأسمان النازلة بي صار 9,000 كيلومتر مكعب سنويا تماشا إلا أو آوي كدبيت بخار صار 155,000 كيلومتر مكعب سنويا عجز ما إلى بهوي كمية بخار أو بابتنا الكلنا أو بحر درستبي لقى كمية باران اللي شو بدا صار 155 ناقص صار 100 نويبكا يكسانا بتشلوهاش 6,000 كيلومتر مكعب دوجا سنويا كانت توليرة تماشا إخوات توازن شراقلت له إخوة أفرمي لا لو آيتي كباس ما نكر كخواي پروردگار جل جلاله فرموي وما ننزله إلا بقدر معلوم يعني بابتك أخوة ديوي توازن الزوي رابقري نهندي نيري هتاو بن طوفان بكبي نهند الشنيري توشي زفاف وتوشي وشي ببي توزيعاتك توزيعاتك زور دقيقة زاوك باسم كر خواي پروردگار جل جلاله لا 66 آية باسي آوي كرديا طبعا أقر بتسيننا وتفاصيلك أما تقريبا 26 جور آو لا قرآن باسكريا بس أويك سير مثلا أمن بلام سير بو مثلا أو أويك خدا جل جلاله لدنيا باسك بما يجان عين آويشة تماشا أكي لقيامته ولا بهشتش دورة شو بالاي هي لجوان كردني جيان لبردوان بوني جيان بس أويك ابن عباس فرمي همو تشتاني كخوا جل جلاله لقرآن باسي أكا درباري بهشته تنها تشابه أسماء وإلا حقيقتك جوازة يعني بيكاتي أو شتاني كلا بهشته هنا جواز لقل بيكاتكاني چونك لو أويك لدنيايا بيكاتكي بنوع أشياء قابل فنايا قابل نمانا والله أويك لبهشتها أجر ناوكشي مثلا يسألك نما هنجوين يعني الشير يعني تماش أكي مثلا قصب يعني أو أنا لبر أوي أساسيات تلسردما تصورك جان لسر أو صار تشتان أبوا مثلا خلق أجر بيت آوي هبوايا قصبي هبوايا هنجويني هبوايا مثلا أو الشيري هبوايا خواردني ملك أبوا
ڕێک ئەو ناوانە خوای پەروەردیگار لەسەر ئەساسی طبیعەتی مە لەبەرەوەی پێداویستی ئەساسی ژیانن لە قیامەتیش تۆ بەباسەکە بەڵام بە بابەتەکی جیاوازتر لێ پێغەمبەرمان عليه الصلاة والسلام كاتي أفرمي إذا أفطر أحدكم فليفطر على تمر فإنه بركة قال روشتان شكان لسر قصبة روجي خبشين لبري أفرمي فإنها بركة زاو بركة دكتور دوات أتواني لموضوع كان ديك باسكة بس فرمي فإن لم يجد فعلى الماء أجر قصبتان دس نكوت أو لسر آوي فإنه طهور پیغمبر فرمي صلى الله تعالى وسلم لبري باكا وهر وها باكا روشة وبيغمبر خاص صلى الله عليه وسلم الحديث شي ديك فرموتي أجر بيت پیغمبر خاص صلى الله عليه وسلم روجي أشكال لسقسم دنك قصبة أجر بيتو أو دسنك ودوانا پیغمبر خاص صلى الله عليه وسلم لسر آوي يعني بزانا ليدا حتى أو وقتاني كإنسان التانية حتى وقت كإنسان إبرسية ماش أكيد خوراك لقل أبي بيك وباسكنا تشكلوا هردو كان ضرورتي كان لبوجيان إنسان زام ليه براسي خواي پروردگار جل جلاله كأفرمي وأنزلنا من السماء ماء بقدر فأسكناه في الأرض وإنا على ذهاب به لقادرون يعني كأفرمي أفرأيتم الماء الذي تشربون منتك أخواي پروردگار دلالة سوى وحداني تقولك أفرمي دت ما شبكن أو آوي كأنقو أي خونا أنتم أنزلتموه من المزل أم نحن المنزلين لا تشيو هنا دت ما شبكن بزانا خواي پروردگار دوي عقله وشك كان بهوي شتي زور بسيط كبيداويستي جان روجاني تو واقابين وكوي مطرقيه تشيلي بدار كابر لخوتي غفل دباقابين كركاك اتوتي دا اخواتك اخر اتوتي لري خوي لادي اخر اتوتي لري بيغمبران لادي اتوتي رساله وخطاب خوي پروردگار بهالنازاني هر ما شيء بسيط ترين شتك كل الروج لجان روجاني يشت بي او اتو نازلت كرديان اما نازل ما كرديا لو نشاء خو أفرمي جعلناه أجاجا فلولا تشكر أفرمي خو قرب ما نستبايا أو ما ذكر دم آوي كاستفادة لنا كرابايا يعني وكل آية تشير كأفرمي أجر أو ما نهر للزوي نهش تبايا نما نهش تبايا إيه باش شهو آوي شيء معين تعلمه في الأرض ست لشين دريت عندنا لو يكاك دور من تنسيق من لجاندك برادرها هي لتشات إنسان ركبيكون فقير داعينا يعني يكلا جورترين مشكلة كان يعني تصور بك لو أخيرا أنا جندك مسلمان ببو بكاملي بيرك مال لولي دابو خير خوازك بير بتسندي اللي درابو بكامل مواصفاته بدا ورقة يعني $1000 جندك بكامل مسلمان بتشون بير أول كان لولي دابو نقول بيان كاك ما دام نقول مسلمان بوينا أو يعني بيشكش كذا جندك شيء ديك خبر ناردبو قلت بيان كاك والله مش مسلمان بينا قربت بيرك مال لولي بدن تصورك يعني لبرأي أبني لبروي سرتساوي جيان كبريتيا لأولي خواي پروردگار جل جلاله أو جرين جي بي أدا هم لرو إعجازية وهم لرو تدبوري شوا شو عندك نعمت هنا بتشوكن لبيش سامنوت ونأمنوت بيش شوية تدبوري تدا ناكن كتير رولة زور جرين مهم شيء هي لجان إنسان بي براسي أبي إنسان لرمضان محاولة بك لو نعمت هنا خواي پروردگار جل جلاله تيراميني تي بفكري تماشاب كابزان أو آوي كخواي پروردگار جل جلاله وكون نعمت لبو ميدانا وهروها وكون نعمت باسي كردي وهروها كربطي كردي لقل جوري خوي أبي تيراب من بزانة نعمتك أخوي پروردگار لقل ما يكرديها تاوكو إستا شكرانا بجير نبوينها تاوكو إستا سباس ما لسرنا كرديها وبي سباسي لسر كان سكاك سباس استشتكت كان كرا بدلنا أي وش تجور كان أخوي پروردگار وبخشن دي أي بخش سلامة بيخو دكتور ماموسا ئاماژەی بە کۆمەڵە خاڵی زۆر گرنگدا دەربارەی دروستبوونی بوونەوەرەکان لە ئاوت ئەتوانین بڵێن دروستبوونی با بڵێن ئاو وەکو پێکهاتەیەکی سەرەکی لە دروستبوونی جیهانە ئەتوانین بڵێن باشە ئەگەر بینە سەر لاشەی مرۆڤ سەها چەند لە ئاو پێکهاتووە و ئایا پێویستەکە لە ڕۆژانەیە چەندێک ئاو بخورێتەوە ڕێژەکەی لە نێوان ئافرەتان و پیاوانە جیاوازی هەیە بنای خدای گەورە بەخشندە میهرەبان طبعا ئاو وەک زانای مامۆستای باسی کرد ئاەتەکانی زۆرن پێویست ناکە هەمووی ئێمە شەرحەکەین بەڵام ئێمە وەک گیان لەبەرکەوە ئینسان یەک لەو گیان لەبەرانەیە کە خوای پەروەردگار دروستی کردیە لە سوورەتی نور پێمان دەفەرمێ والله خلق كل دابة من ماء خلق يعني دروست کردنی چۆن عرشه على الماء کە بدایەت ئاو هەبووە دروست کردنی هەموو گیان لەبەران لە ئاوە چونکە ئاو ئێستا مشاکل لە ڕووی پزیشکیەوە پێکاتەی هیچ جانبەیەک نییە ڕوحی لەبەر لە میکرۆب لە ڤایرۆس لە حيوانات فمنهم من يمشي على بطنه ومن يمشي على رجلين ومن يمشي على 4 هەمووی خشۆک و گەورە و گچکە لە 16 تا 7 ئاوە ئەوجە لە خەلیە لە دەماغیە لە ئۆرگانەکانە کلیە هەمووی ئەگەر بیتوێنیەوە حتا میوەکان یعنی دوای هەندێکیان باسەکەین ئەوجە بە شیرنەکان و بە ترشەکانەوە هەمووی لە 150 تا 60 تا 7 لە ئاو دروست بووە بۆیە ئەو بۆ ژیانی ئینسان زۆر زەرورە یعنی ئێستا ئینسانێکی بینە
ئەگەر وەزنی 70 تا 80 کیلۆ بیتن ناتوانین لە 7 ڕۆژ بەبێ ئاو بشی. هیچ کەسێک نییە 7 ڕۆژ زیاتر لە ئاو بشی. خۆراک لەوانەیە دەگاتە 52 ڕۆژ. هەیە لە سزنەکان مانی دەگری بەس ئاوێ دەنێ 56 ڕۆژ دەژی، بەڵام بەبێ ئاو 7 ڕۆژ زیاتر ناژی. چکە لۆ پێکاتەی هەموو خانەکانی لەشمان لە دەماغی بگرێتە دەگاتە پێستەی هەمووی لەستا 6 تا 7 ئاوە. بۆیە ئاو لە ژیانی ئینسان زۆر مهمە. ئەگەر بێت و سوودەکانی ئاو باسیەوە کرد ئاو چەند بخورێتەوە. طبعا ئافرەت و پیا و فەرقی چییە؟ ئافرەت لەبەرەوەی چاوری زۆرە، بۆیە عەزەڵاتی کەمترە، خانەکانی لەشی لە ڕووی برێن عەزەڵات یانی دەکات ماسوولکەکانی کەمترە، بۆیە ئاو کەمتر دەتوانێت بخواتەوە. ڕۆژانە لە وەرزی هاوین ئینسانێکی احتیادی لە نێرینە پێویستی بە 3.5 لیتر ئاو هەیە. چەند گڵاسەکە ئەگەر بە گڵاس ئەگەر هەر گلاسەشی 250 بیتن دەکات نزیکە 14 گلاس ئاوی پێویستە، گلاسی بچووک ناوی 150. ئەو ئێستم ئاوی پێ دەخۆنەوە 180 ئەوەیە سیسی تێدایە برێن ملی لیتری تێدایە، بەڵام ئەگەر 250 تێدا بیتن 1 لیتر دەکات 4 گلاس، فیسێکە دەکات 12 ئەویش نیو تقریبا دەکات 2 گلاسی گەورە کەەوە دەکات 14 گلاسی گەورە دەبێ هاوینە بخورێتەوە. ئەوە لۆ پێویستی ژیان جاری وا ڕاضی دەکات، جاریمان دەبی دەستە بە ڕۆژەوە دەبی زۆر زیاتر بخواتەوە. ئافرەت پێویستی بە 2 لیتر و 700 سیسی هەیە ڕۆژانە، ئەوە لە وەرزی هاوین. دەبەن لە وەرزی زستان لەبەرەوەی ڕۆژ بە قوت نییە، عەرەقەی زۆر ناکەین، میتابۆلیزمی لە کاتی سەرمابوون کەم دەبتەوە، بۆیە دەتوانی ئاو کەمتر بخواتەوە، مەتەنتان لیترێک کەمتر بخواتەوە. هەردوو جنسەکە هەردوو ڕێگەزەکە لە مانجی برێن زستانکەوە لە وەرزی زستان لەبەرەوەی گوتمان دنیا گەرم نییە و ساردە. طبعا ئاو لە بەلەش ئینسان زۆر زەرورە. یەک لە زەروریەکان چیە؟ ئەگەر بێت و ئاو لە لەشی مە کەم بێتن یان ئاوی نەخۆینەوە هیچ مادە ژەهرەوێک لەشی مە ناسە دەرەوە. چونکە لۆ ئێمە خواردن دەخۆین، خواردنەوەی دەخۆینەوە، ئێستا خواردنانی ئێستاکە زۆربیان لە مادەی کیمیاوی پێکاتیە، خواردنەکانشمان زۆرە، سێزەمیش خواردنی دەخۆین، پێکاتەکی زۆری کیمیایی و هەندێک مادەی ژەهرەی دەستە ناو لەشمان. ئەگەر بێت و ئاوی نەخۆینەوە ئەو مادەە نانە دەرەوە، ئەم لە ڕێگەی میسکردن، ئەم لە ڕێگەی پیسایی، ئەم لە ڕێگەی عەرەقەکردن. یعنی توانین بڵێن ئەمانە ئەو ڕێگەیانن کە بەهۆیەوە ئاوی ناپێویست لە جەستە ئەچێتە دەرەوە. بێزگەل ئاوی ناپێویست هەتە کانزاکان ئێستا لەگە عەرەقەکە بێت و تامی بکەیت کە دەست زۆر دەکەوتە ناودەوت سوێرە لۆچکە مادەی سۆدیۆم ئەگەر زۆر بیت توش زەخم دەبێت، بەڵام خۆی گەورە وەی کردە لەگە عەرەقی بێتە دەرەوە. مادەی یوریا، مادەی کریاتین، ئەگە هەم ڕۆژێ کلیە تەسفیە نەکاتن کە دەکات لیتر و نیوێک بەس میسپڕە دەدەین، ئەوی مادەی یوریا و مادەی کریاتین شتانەیە، ئەگەنا یەکسەر بە هەفتەک توش عەرزی کلیە دەبین، کلیەمان پەشی دەکەوێتن. بۆیە یەکەم ئیشی ئاو چییە؟ بریتیە لە فڕەدانە دەرەوەی مادە ژەهرەویەکان. دووەم ئیشی ئاو چییە؟ پلەی گەرمی ڕێک دەخی. ئەگەر ئاو نەبی وەچ ڕادێتی سیارێک گە سیارە ئاوی تێنەکەی بە نیو سەعات دەشتێتن، بەشتەری جەکە بێت و ئاوی نەخواتەوە 7 ڕۆژان پلەی گەرمی لەشی بەرز دەبێتەوە، بێشتی تەحمل ناکە، تووشی ئەمە پێدەن کۆنڤەرشن یان تووشی گەشتکە دەبێتن، دەماغی ئیش ناکاتن، هەم قەلبی دەلەرزی دەکەوتە عەردی سەر دەسوڕێ و لەوانەیە دەبتە هۆی مردن. کەواتە ئاو چ دەکات؟ دەرەجەی حرارەش ڕێک دەخی لە لەشی ئینسان. هەروە ئاو هۆکارە لە بۆ چێ؟ لە بۆ تەڕکردنەوەی هەموو جومگەکان. جومگە بە خۆی مادەی تایبەتی تێدایە، بەڵام ئەو مادە تایبەتە پێکاتی سەرەکی ئاوە. ئەتوو هەفتێک دوو هەفتە ئاوی نەخۆی هەموو جومگەکان دەست بەژان دەکەن. زەختی چاوی هەڵدەستی، زەختی خۆمان هەڵدەستی، زەختی ناولەشمان، ئەو کاتی کلێتە حمل و زەختی ناکات، دڵتە حمل و زەختی ناکاتن، لۆ دەبتەسێ ناهاوسەنجی لە مادە کانزاکان ناولەشمان. لەشی مە 58 مادەی کانزای تێدایە. ئەی پێکاتی بەتەنیا مەتەن سۆدیۆم بەتەنیا، پۆتاسیۆم بەتەنیا، ئەوجا سۆدیۆم لەگە کلۆر ئەو لەگە ئەو ئەنی زۆرە، ئەو زۆر شتێکی معقەدەکە باسیێن بکەین. ئەگەر بێت و ئاوی نەخۆینەوە هاوسەنج تێک دەچی کە هاوسەنج تێک چوو هیچ ئۆرگانێکی ئینسان تەحمل ناکات لە هەفتەک زیاتر بەبێ هاوسەنجی ئاو لە ناولەش ئیش بکاتن. مثلەن ئاو ئەگەر لە پێش نان بخۆی دەبتە هۆکار لە بۆیکەوە چێشت پێدا دەبەزی. ئاو مثلەن سەرچاوەیەکە لە بۆ چێ؟ لە بۆ گوتمان دەرەجەی حرارەی ئینسانی ڕێک دەخیتن. یعنی ئاو بەڕاستی لە بۆ ژیان وەک باسمان کە چکە لە 60 تا 70 لەشی ئینسان ئاوە، ئینسان بەبێ ئاو ناتوانێت بژی لە هەفتەک زیاتر، هەرچەندەگە ئەو شەخصە زۆر ریاضی بیتن و هەموو ئۆرگانەکانشی سەلیم بن، ینی مشکلەشی تێدا نەبیتن. بەڵێ مامۆستا ئەمە باسی ئاوی باران بکەین لە قورئانە چۆن ئاماژەی پێدراوە. سەبەڕستان کۆمەڵێک ئاەتان خستە ڕووکە بە گشتی باس لە ئاوە کاتوە، تەنانەت بەشێکی باشی ئاماژە بەوە ئەکا کە ئێمە خوای گەورە ئەفەرمێت ئەم ئاوەمان نازڵ کردووەتە خوارەوە بۆ ئێوە، کەواتە توانین بڵین ئاوی باران سەرچاوەیەکی سەرەکی ئاوەکانی سەرزەویە.
اینجا چۆن باس کراوە ئەو لە قورئانی پیرۆز؟ وەک تازە باسم کرد یعنی زانایان متفقن لەسەر ئەوەی کە ئەو ئاوەی کە لە زەوی شەیە ئەساسەکەی ئاسمانە. خی پەروەردگارە فەرموو ئەنزەلنا من السماء ماء بقدر فأسكناه في الأرض. يعني فەرمی ئەو ئاسمان زەویمان ئاومان لە ئاسمانێ نازل کردیە لە زەویمان خەزن کردێ لۆ فەرموو شومانتم لەهو بخازینین یعنی خەزنکردنەکە شعایبی مەیە کەواتە دەبی لە شوێنە چی دیکە هادووی لێرە خەزن کرابی. ما گەربێت و تەماشای کتابە فقهیەکان بکەین تەماشاکەین حەفت زۆر ئاومان هەیە ئەمە ئاوی بارانمان هەیە ئاوی بەفرەمان هەیە ئاوی تەزرەمان هەیە ئاوی کانیمان هەیە ئاوی ڕووبارمان هەیە ئاوی بەحرمان هەیە یعنی ئەو جۆرە ئاوانە هەمووشیان دەبوت چ لە بە خزمەتی ئینسانی خی پەروەردگار جل جلاله ئەوە حکمەتی خۆیەتی طبعا جا بە شێوازێکی فیزیایی و کیمیایی کاتێکە ئەو هەڵمە لەوێ هەردەستی و دەستە ئاسمانی و پێکاتیان دروستە بی و لێەوە یەکدیکە ئەگرن و بە شێوازێک کە چەند حاڵەتەکی کیمیایی لە دەرەنجامە دروستە بن و دەبیتە ئاو هەمویان دەلالەتەکە لەسەر چی دەلالەتەکە لەسەر قدرەت و گەورەی خی پەروەردگار جل جلاله یعنی حتا ئێستا ئەمە تەماشا بکە وانەی کە دەیانەوێت بچن لە مەریخ ژیان بدۆزنەوە ئێستا ئیشکالاتی گەوریان ئەوێ بتوانە بێن ئایا لەوێ ئاو هەیە یان نەچکار بێت و ئەگەر ئاو هەبوو ژیان هەیە ئەگەر بێت ئاو نەبوو ژیان نییە تەماشادات کاکتۆر تازە باسی کرد ئاو مادەم ئینسان هەموو پێکاتەکانی بوون 16 ئاوبی کەواتە ئینسانە پێویستی بە ئاوێ ئەو بوونەوەرە پێویستی بە ئاوێ لێ خی پەروەردگار جل جلاله ئاوی لە ئاسمانە سوبحانڵە لۆ خوا فەرمی ئاومان لە ئاسمانە نازل کردێ يعني ليرة خواهي پروردگار جل جلاله أي كات النشانة قدرة رب العالمين قدرة خوي ناسي خوي بشر نبي طبعا يعني تاو كل بردست بشري نبي سبحان الله تقوماش أجر بيتو لسنتري بشري ومشين يستا كوملا دولتك ما ترسي دار هو وش يستا كالدنيا لسجر سن كنترول شيء ما ترسي دار ده أبي أنا سخلك شيء ديك قطع بكرد به والله هر سندي عبد خرابي هر سندي عبد لسنوري عبدات خواهي پروردگار شلابدا خواهي پروردگار جل جلاله آويلو أباريني لو خاطر إوي نخنشي هندك جار وكوي كبيغمبري خواه صلى الله تعالى عليه وسلم أقر بيتو زكاة ندن إلا منع منهم القطر أقر بيتو زكاة ندا وزلي مهرباني خواهي پروردگار جل جلاله كاتك إنسان لسنور الأعداء خواهي پروردگار جل جلاله خاطر إنساني بجاريتو خواهي پروردگار باراني لقطعك كواتا وكو نظرية قشتي أو ملك خواهي پروردگار لدى صلاة خواهي پروردگار أيش بقدر حكمتي خوي نازل يكاتو تصور بك أقر بيتو أو بارانيك خواهي جل جلاله برحمتي باسك عندك زارة همان أو رحمتي نبيت النقمة أبيت الزحمة لو أوقاتك خواهي پروردگار جل جلاله إرادي هي كديوي الرسالة بيامك بنري أوقاتك مروفا كان خويا ظلم لخويا كان سيستم دنياي تكدن درجة حرارة زور بيتو قطب كان ويرانا بن بخوي بيكات النووية كانوا سباق تسلحي إنسان بأي خوي بيسكا تماشاكي ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس كوات الليلة حكمتك خواهي پروردگار جل جلاله كبيغمبري ناردنا حتى إنسان بابن بي بو سيستم خواهي پروردگار أجا إنسان بابن وبس سيستم خواهي پروردگار نقدر له خوأك نقدر له بيئك نقدر له دور بشتك نقدر له حيواناتك كلا قلبي لسر زوي عشان هذا الليلة أما باسي حكمتي أو براستي يكك لو باس جرينجو مهماني كمساحات بانتايجي يكزار فراواني القرآن إذا جيت كردي شصتو سي آيات آخر قلق زور بس شصتو سي صغي جواز بس شصتو سي سياقي جواز بس شصتو سي بيامي جواز همولو أوي هتاوكو عقلا مستوى كان واقابين همولو أوي هتاوكو بغيرين ولا يخواي پروردگار همولو أوي هتاوكو إنسان لحدود خوي راب وستي تعداي حدود خوينك يعني فرمو قل أرأيتم إن أصبح ماؤكم غورا فمن يأتكم بماء معين خواي پروردگار پرين باش أقر بيتو أو بزر ببي أقر بيتو أو نمي شيء أو تانداتي يعني أي إنسان مهما كان ده صلاة تبي قدرتك يدك هموي يعني وكوي عليه هوا تماشى شلقرينجا كان هوا أو حتى خوراك كخواي پروردگار جل جلاله باراني بسبب شيء ديك نازلك يعني بهوي رزق وصفيك خواي پروردگار للقرآن وفي السماء رزقكم وما توعدون حتى على العلماء فرموا في السماء لغة وفي السماء رزقكم لبروي سبب رزقي ولا أسمان كبارانا كوات الليلة أبي لسريك نقطة راب وستي وكإنسان أبي لحدود خوي راب وستي مهما كان ده صلاتي مهما كان قوتي مهما كان أتو بتشي بيجيتشي لنتيجة درنجامة همو أساسيات الجان لبردست خالقيتونا. مستر مداخلة لو موضوعي أو سورتي كباس أو آياتي كسورة واقعة كباسي أو دكا أفرأيتم ما الذي تشربون أنتم أنزلتم من المزن أم نحن المنزلون لو نشاء جعلناه أجاجا أجاج ضروري طبية وام آوي شي تفتو سويرة
ئەو بۆ خواردنەوە دەست بۆ خواردنەوە ناشێتن نەگەوە مادەکە ترشی زۆر تێدایە هەر بەلەشمان کەوی دەماسوتێنتن والله ئێستا ئەو ژینگەی کە ئێستا بە دەیبین عولەما ئێستا دەڵێن پاش لەوانەیە بگاتە نزیک 1000 ساڵ کەمتر ئەگەر ژینگەر وا بڕوە معامل زۆر بی و کۆنتترۆلی ژینگەی نەکرێ و هەم معامل و CO2 دەستا دووەم مشتی کاربوون یەکەم مشتی کاربوون و هەموو دووکەڕە دەستە ئاسمانێ طبقەی ئۆزۆن نامێنێ کە طبقەی ئۆزۆن نەما ئەو هەموو مادە ترشە لە ئاسمانێ دەمێنێن ئەو هەموو H2 و CO2 و CO بەتەن ئەوانە کە لەگەڵ بارانی خوا دەبارێنی تێکەڵاو دەبی دەبتە ئوجاج نابت ئاوی احتیاطی حتا لە فلیمێکی پیشاندا بە ئەوە برێن تەرتیب کرابووم کە دەهاتە خوارێ بەو خەڵکی کە دەکات یەکسە پستەی هەموو دەستان یعنی لە تەپی سەیۆدە هینا خوارێ جەبەرگی دەستان ئەو دار و بەردەنیە بە قلالی دە ڕۆژان ئەو بینایە زەخمانە هەمووی دەبووە شۆڕا و دەهاتە خوارێ يعني كوات خوالي بمان دفرمي ولو نشاء جعلناه وجاجا يعني كوات نعمتي خواي او امل ودباريني كهم جيان لسرا وستايا خو دشتاني خواي پروردگار بكاتا ترشاوك وشوف لي اقداريت شكاك دكتور اقداريت اقاولي بقى الحدود ما ندن وهي لي دي طبعا كذا فين ظهر الفساد في البر والبحر او اويا كفساد درس بكنترول نكرا جينغا هموش جامن تيك دستين يعني بخومان بدستي خومان جيان الدنيا لخومان تيك ددين لوش كل برنامج خوالي دەدەین بەڵێ کاک دکتۆر یعنی ئاوی باران وەکو خۆی وەکو مامۆستاش ئاماژەی پێیان سەرچاوەی هەموو ئاوەکانە هەر ئێمە ئیسفادە لەم ئاوە ئەکەین بۆ خواردنەوە بۆ ئەوە بەڵام کاتێک کە ئیشکالیاتێک لە بەرگی هەوای زەویە ڕووبدا یا مەسەلەن لە ئێستا ئەتوانین بڵێن کە ژینگە زۆر پیسە ئەمە هۆکارە بە ئەوی جاری وایە تۆ مەسەلەن ئامۆژگاری خەڵک بکەی لەوەی کە ئاوی باران بەڕاستە خۆی نەخواتەوە ینی ئایا ئەمە ڕێگری لەوە ئەکات کە ئەم ئاوە دەست نەدات بۆ خواردنەوە بەڵێ ئێستا ئەو ژینگە ئێستا هەموو شارەکان تێدا بە ناوی هیچ وڵاتێکی نەبین بەڵام بەعامەتەن ئەغلب وڵاتەکان ژینگەیان زۆر پیسە طبعا جیهازێکی خاصەیە زۆر زیاد دەڵێن پێدەن PPM ئەوە کە ینی ڕێژەکە دیاری دەکاتن جیهازێکی خاصە دەتانی مەتەن لە هەوای چەند نمونەیە وەرەگری پێنە عینە چەند سامپڵێک وەرەگری ئەو سامپڵی دەبەنە ئەو جیهازەی یەکسە پێت دەرێ مەتەن ژینگەی فلان شاری بخۆی مامۆستا لە سێ تێپەڕی دەبی ژیان لێوێن دەرلاب بێت الله بەس لە هەندە وڵاتان دەسن لە بینایش دەکەن مەتەن لە شوێنێک کە دیتیان لە سێ تێپەڕی ئەو ئیشە لێ ڕادۆستی هەتا ژینگەی مەتقی پاک نەکەنەوە خەڵکی نابنێن دەچوو عملەکان توش سەرەتان دەبن تووشی نەخۆشی دەبن بەڵام لە هەندە شاری خۆمان و لە هەندە شاری وڵاتانی دەوروبەرمان و هەندە حتا ئەمریکاش دەڵێن لە 8 تێپەڕی هەندە شوێن گەشتە 11 الله أكبر باشە و باران لە مستەقبل کە دەباری بەناو ئەو هەموو غازەی دێتە خوارێ طبعا دەبتە ئوجاج کە بۆ ئوجاج ئەو زەو کاتی ئاول و خواردن ناشێتن إلا خوا بەڕەحمەتی خۆی کە دەیباتە عاردی تەسفیە دەکاتن دەبتە مەخزون کۆچ زای مامۆستا باسیاتەکانی کرد وەنیا یعنی ئەو بارانە لە هەموو وڵاتەکان ئەگە حساب بکەی بەقەدر دێتە خوارێ هەموو ساڵی وەچیەکە بەڵام ئەو ساڵێک نەمەوشکە ساڵیە لە جێشکە تۆفانە فێزانە ئەوەش خۆی گەورە خۆی بەڕەحمی خۆی بەقەدری خۆی تەرتیب دەکاتن بۆیە بەڕاستی ژینگە زۆر مهمە ئەمە ئیهتمام بە ئاوی بدەین حتا عولەما هەندە جار دەڵێن شەڕی مستەقبل لەسەر نەفت نییە شەڕی مستەقبل پارسە ساڵ لەس ئاویە سولو ئاوەکەمان پیس دەبی کە طبقەی ئۆزۆن لە ئاسمانێ نەما پێدرێن H2O ئەو دەبتە O3 کە بۆ O3 هەم دەبتە ژەهر دێتە خوارێ یەکە پێمان کەوی زەرەر دەکەین دار و ژینگەمان نامێنێتن ئەو دارێکەوە مەتەن دوو مشتی کاربن وەردەگری ئۆکسزینمان دەداتەوە کە ئەمە بە ئۆکسزین دەژین بەبێ ئۆکسزین ناتوان یەک دقە بژین هەموو ئەو دارە هەم دەمرن لەگە ئەو خێواوی کە دێتە خوارێ هەر خێواو نییە بەتەنێ برێن وەڵام مادەی سۆدیۆمی تێدا لەگە کلۆر مادەی ئەوەی تێدایە H2S کە پێدەن فسفۆر ئەو فسفۆر مادەشی حارقە ئێستا یەک قەترە فسفۆری بە هەر نەفرێشدا بدە یەکسە پیستەکەی دەکاتە ڕەژوو بۆیە ڕاستی زۆر مهمە ئەمە ئیهتمام بە ژینگە بدەین لە بۆ سەرچاوی ئاومان بە پاچی بێنێتەوە زۆر باشە مامۆستا عولەمایان چۆن باسییان لە ئاو کردووە چۆن باسییان لە دەستگرتن بە ئاو کردووە والله خاتون طبعا ئەم باسم کرد لە ڕووی فقهیەوە هەموو عولەماکانمان کاتێک کە باسەکەن یەکەمین کتاب کە باسەکەن کتاب الطهارە چونکە لۆ ئەساسی عیبادات ئاوە یعنی تو تەماشاکەی ئەگەر بێت و کابراایەک جەنابەتی لەسەر ئەگەر بێت و کابراایەک دەستنوێژی پێویستە ئەگەر کابراایەک لقاء رب العالمین پێچکەمە دوو جانبمانەی پێویستیان بە پاککردنەوە یەکەمینیان جانبی دەروون کەەوە بەو تەصفیاتانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە پێی قورئانی دایناینە لە مەسئلەی تەحەلیکردن بە فەضائل و تەخەلیکردن لە ڕەذائل بەمعنە ئەوەی صفەتە جوانەکان ئەبێ هەڵبگرین و لە صفەتە ناشرینەکان خۆمان دابڕنین و دووەمینیشان بەڕاستی جانبی جەستەییە هیچ دینێک بەقەدەر ئیسلامەتی تەرکیزی لەسەر جانبی پاچی نەکردێ هیچ دینێک یعنی تەماشاکە تەسەوڕەکەی نزیکەی 20 غوسلمان هەیە
هەمویان غسلی سنەتن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەرکیزی لەسەرەکە ولا مەسەلەی پاک و خاوین ڕاوەستان لە بەردەم خوای پەروەردگارە جەل جەلاله و مەسەلەی خۆ خاوینکردنەوە و تەرکیزکردن حتا کابرا بووە هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم ڕۆژی جومعە بۆ نارەقەی لە هاتیە فەرمووی ئەگە جارێکی دیکە هاتن خۆتان بشون و لە هەمان کاتدا گرنگجیدان بە ئاو دەست پێوەگرتنی ماشاکەی لە مدینەیە و کاتێککە پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم چوویتە مدینەی ئاو لەوێ کەم بووە بیرێکی لێ بووە بیرەکە گەورە بووە یعنی هاتنی خزمەت پێغەمبەر گوتیان یا رسول الله صلی الله علیه وسلم ئەوە خەڵک شتی پیشی تێداوێ و پاشماوەی مدینەی تێدا و زۆر شتێک فەرمووی ئاو خاوێنە هیچ شتێک پیسی ناکەم سید بکەن حتا علەما قاعدەیان لە بۆ دانایە دەفەرمون ئاو بە سێ شتە یعنی حتا ئیمامی نەوەوی والله أعلم يعني غزالية إمامي غزالية دفرمي أم لو رأيي لسان رأي مالكيان دفرمي خوزيار رأي شافعي شو مالكيان ويايا أوان بيوريان دانا اللي باكو خاويني أوي شافعي كان رحمة إخوائي پروردگاريان لبي استدلاليان بحديثة شكردية ليك كانوا أو دو جوري هي يعني كما يعني زورة أو أجر بيتو بيوانش عندنا أوي زورتي أوي كم كوا تقريبا زيادة لدو سط لتري أجر بيتو برو لخواربو أو أوي كمي دادن أجر بيتو برو سريبو أو بأوش زوري دادن شافعي كان فرمون أجر بيتو أو لخواربو أست خواربو شتى بيسي بكوي تناي بيسي بي رنجيبو جوريان التامي جوريان أبوني بجوري ده نش جوري هالبيس دبي ئەوان وەڵێن بەزڵێن کە لە دوو سەڵی بەرەو سەرێ بوو هەرچە چکەتە ناوێت تەماشای پێوەری پاک و خاوینی ئەوەیەگە تام ڕنگ بۆنی گۆڕا پیساگەرنە ناگۆڕێ مالیچەکان بە پێچوانەی شافعیەکان لەو بابەتەی باسییان کردی ئەڵێن ئاو یەک پێوانەی هەیە کە زۆریانەکەم ئەگە تام ڕنگ بۆنی گۆڕا پیسە ئەگە تام ڕنگ بۆنی نەگۆڕا پیس نێت وەوانەی کە دەشگۆڕن دوو جۆرن یانە بە پاکەچی ئەگۆڕیان بەشتەی پیس دەگۆڕێ ئەگەر بە پاچی گۆڕا ئەوە تەنها پاکە بەڵام پاکەرەوە نییە مەثەڵەن ئێستا و ماستاو مثلا گوڵاو شەربەتاو ئەوانە دەتوانی بخۆیەوە بەڵام ناتوانانی شتێکیان پێخاوین بکەوە بەڵام ئەگەر بێت بە شتێکی پیس گۆڕدرا ئەوە نەپاکە و نەپاکەرەوەشە بە طبیعەتی حال دەچێتە جانبێکی دیکە لۆی بەڕاستی مەسەلەی ئاو ئەساسیاتێکی زۆر گەورەی هەیە لەلای عولەمایە و هەروەها مەساحەیەکی زۆر گەورەی هەیە لە فقهی ئیسلامی و نەک تەنها لەوەی هەتاوەکو گرنگیان پێدایە لە ڕووی بەکارهێنان گرنگیشیان پێدایە لە ڕووی محافەزەکردن ئەمە لە کتێبەکانە باسیەوەیەکەن لە کتابە فقهیەکانە دڵی کابرایەک ئەگەر چوە سەر بەحرە چێ سەر ڕووبارەشی کە دەستنوێژی ئەشوا نابی ئیسراف بکە حتا ئەگەر بێت لە سەر بەحر ڕووباریش بی لۆ خاترەوەی ئەو ئینسانەوە پەروەردە ببی کە بە میزان بە قەدر و هەروەها تعاملێکی جوان لەگەڵ نعمەتەکانی خوای پەروەردگار بە پێی ئەو ئەندازەی کە پێویستی پێ بەکاریان کاک دکتۆر باشە ئێمە موسڵمانان و ڕۆژەوانان چۆن بتوانین قەرەبووی کەم خواردنەوەی ئاو بکەن لە ماوەی بەڕۆژووبوونە کە لە دوای بەربانگ با بڵێن ڕۆژ و ئەشکیانن چۆن قەرەبووی ئەو کاتانە بکەن کە ئاویانتانە خواردوێتەوە بڵێ پێشەوەی باسی ئەو بابەتێ بکەم کاتێک ئاو بخورێتەوە زۆر باشە ینی پێش ڕەمەزان و دوای ڕەمەزان و کاتی ڕەمەزان دوابەتەنێ بە تەفسیل باسەکەین طبعاً واسە کە ئینسان پێش خەوتن ئاو بخواتەوە ئەوە زانە دوو کۆمەڵێکیان دەرێن بخواتەوە بەڵام زۆر نەخواتەوە شەو زۆر هەبستی خەوەکەی لێ تێک بسیتن بە تایبەتیوانی سوکریان هەیە نقۆی شکریان هەیە بەڵام ئاو لە پێش خەوتن زۆر مهمە چونکەوە دەکاتن خوێنت شل دەکاتەوە کانزاکان خەست نابن لە ناو خوێن هەندێک ڕۆن دەبن ینی بڵێن خەستی کەم دەبتەوە توشت بە زەڵتەی نابی زۆر دەبین ئەو خەڵکانێکەوە زۆر درەنگ ناین دەخۆن یان شەوان زۆری دەخۆن یان درەنگ ناین دەخۆن زۆربیان تەماشا دەکەی شەو تووشیان بە زەڵتە دەبێتن زەڵتەی مەخفی هەیە یان پێش بەیانی ناشەوان بۆیە ئاو لە پێش خەوتن زۆر مهمە لە دوای کە لە خەو هەرسان ئەوی زۆر مهمە ئاوەگە دووسێ بەرداغی بخۆی بە تایبەتی ئاوەکە زۆر سارد نەبی ئاوەکی شلەتێن بیتن یان بەرەو گەرمی بیتن هەموو ئۆرگانەکان دەشوات چونکە خواردن لە مەعدەت نییە ئەو لە مەعدە یەکسەر هەزمە بی دەستە ناو بۆڕێکانی خوێن ئەو ڕێخۆلۆشی دەشواتن پۆڵۆنی دەشواتن گوچی لەو بەڵێ بەتاڵ زۆر مهمە خاڵشکەمان هەیە لە پێش وەرزشکردن ئاو خواردنەوە زۆر مهمە لە پێش وەرزش هەتا لە کاتی وەرزش عەرەقەی زۆر دەکەین ئێمە کلێمان ماندوو نەبیتن لە کاتی وەرزشکردنەکە و لە دوای وەرزشکردن بە هەمان شێوە عەرەقەشی زۆرمان کردی ئاوی زۆرمان سرف کردووە ئێمە تەعویز دەکەینەوە هەتا لەشمان وشک نەبێتەوە یعنی بەڕاستی کاتەکانی ئاو خواردن زۆر مهمە دووەمیان پێش هەر سێزەمە و محاولە بکەن 2 گلاس ئاوی بخۆن نیو سەعات لە پێش خواردن تقریبا ئەو 17 نەخۆشیان باشە یەکەمیان لە بۆ زەختی باشە
لە بۆ شەکرەی باشە لە بۆ قەبزی باشە قەبز نابێت چکە لۆ قۆڵۆن ئەگەر و مەتەن ئاوی باش نەخۆی لەوانەیە وشک دەبێت کە وشک بۆەوە خواردنەکەی پاڵ نادا تووشی قەبزی دەبێت لە بۆ قەڵەوی باشە چێشت دەین خوارد ئاو لە پێش نان بخۆین چکە بەردرت دەگری هەتا حەدێکی زۆر ئەگەر بێت ئاو هەندێک لە تێن بیتن هەروە لە بۆ بەردی گوچیلا ئێستا لۆ خەڵکانی خۆمان زۆر تووشی بەردی گوچیلە و بەرزی زەرداو دەبن چونکە ئاوی کەم دەخۆن کە دەشخۆن لەگەڵ خواردن دەخۆن و نییە پێش خواردن بخۆن يعني ئەو شتانە هەموو غەڵەتە لێ بۆ نەخۆشیمان دەبێت لۆ ئیلکابی لە بۆ هەوکردنی گورچی لە باشە یعنی کلیە لە بۆ هەوکردنی میزڵدان باشە چۆ میزەکە زۆر دەمێنێتەوە ناو میزڵدان دەبتە ئیلتیاب و دەبتە بەرد بەڵام ئاوی زۆر بخۆینەوە لە پێش خواردن دەیشواتن و دێتە خوارەوە بێنە سەر ڕەمەزان دەبە ڕەمەزان ئەگەر بێت ڕۆژ درێژ بیتن یان کەش و هەوایەکەمان گەرم بیتن پێویستمان گوتمان نزیکە 3 لیتر ئاو هەیە بۆ ئەوەی قەرەبووی ئەو شتەی بکەینەوە ئێمە تووشمان بە وشک بوونەوەی لەشمان نەبێت چۆ گوتمان ئاو یەک لە شتەکانی چییە پلەیگەرمێر لەش ڕێک دەخین ئەگەر پلەیگەرمێر لەش ڕێک نەکەت پیستەمان وشک دەبێتەوە ئۆرگانەکانمان هەمووی تووشی مشکلە دەبێت تایبەتی گورچی لەمان بۆیە واساکە ئینسان ئێواران خواردنێکی زۆر قورس نەخواتن یعنی خەی زۆر تێدا نەبی شیرنەمەنی زۆر تێدا نەبی زۆر چەوریشی تێدا نەبی چونکە ئەوانەی تێدا بوو ئێمە ئاوێکی زۆرمان پێ دەبێت هەتا تەعویزی ئەو چەوری و شەکری دەکاتەوە بەڵام کەممان خوارد ئاویشمان زۆر خوارد هەتا دەگاتە پاشێ و پاشێویش ئاوەکی باش بخۆین لە ڕۆژ کلیەمان تووشی مشکلە نابێت بەڵام ئەگە خواردنی قورسمان خوارد ئاوی زۆریش بخۆین لەوانەیە هەر نتوانین پارێزگای لە کلیە و لە دڵ و لە بۆڕێکانی خۆیان بکەین لەو ئاوێکە دەیخۆینەوە بۆ یەکەم خواردنەکان زۆر شیرین نەبێت زۆر سەور نەبێت زۆر قورس نەبێتن ئاوی زۆر بخۆینەوە هەتا دەگەینە پاشێ و وەبی لە کاتی ڕۆژ ئەگەر ڕۆژ لە 12 ساعتی تێپەڕی گورچی لە ئەبەدماندی نابێت و گورچی لە توانە هەیە 3 ڕۆژانە ئاویش نەخۆی ئیشی خۆی کۆنتڕۆل دەکات بەڵام بگاتە 7 ڕۆژ تەحمل نامێتن لە بە مادەی سۆدیۆم و کلۆر و پۆتاسیۆمانە زیاد دەبێتن خەز دەبێتەوە کە خەز بۆ کلیەی عەزیە دەدا و دەبتەوە کاری بەکەوتنی کلیە ئەگەر عەفوم بکەی خاتون کاک دکتۆر سەومی ما چییە لە ڕووی طبیەوە ئەوانەی کە بە ڕۆژی دەبن بەستن ها بە ئاوێ ئەو لەو چێشدا بەزینە هەندێک کەسێ مامۆستا عەمەلیاتی دڵی هەیە عەمەلیاتی فەقەراتی عەمەلیاتی سۆچی وەزنی زۆرە دەبی بە خێرا دایبەزێنین دەتوانیت چەند ڕۆژێک نییە بەس بە ئاو بەشتێکی بەسیط ژیانەکەی بینە سەری هەتا وەزنێکی باش دابنێ بتوانانی عەمەلیاتەکەی بکە نەشتەرگەریەکە بکە بەبێ کێشە چۆن نەشتەرگەری هەیە لە کاتی قەڵەو بیکەی مثلا بەردی زەردا و عەمەلیاتی فەقەراتی عەمەلیاتی دڵ ئەوانەیە لەوانەیە عەمەلیاتەکەی نازیح نەبێتن چونکە وەزن کێشی زۆرە بەڵام بە سەوم بە ئاوێ سەوم بەخۆی حەڵقەی تەواوی دەوێتن ئەگەر باسی بکەین لەوانەیە سعاتێک زیاتری بێتن بەڵام ئەوەش هەیە بە ئاو چێشدا بەزاندن ئێستا کاک دکتۆر باسی لە کۆمەڵێک نەخۆشی کرد کە ئەو ئەگەر ئاو بخۆیتەوە پارێزراوە بی لەو نەخۆشیانە ئەو کەسانی ئەو نەخۆشییان هەیە و شەرع چۆن ئەتوانێت ئاسان بەخۆی خاتون شرع قاعدة عامة هي جزئيات اللي بو حياة بتزيشتي اللي بو تفاصيل بتزيشتي يك لو أنا جسم بيغمبر فرم وإن لجسمك وإن لبدنك عليك حقه بدنيته حقي لسرته كبدنيته حقي لسرته ما دام بو حق إنساني مسلمان لسر حقه ليه بيسرته براسي الرجاء قيامته يعني الرجاء قيامته محاسبة لسر حقوق أو حقانت كوجي بذكرنا كوجي بزينا كرنا هر شتك كوازرر والزيان بإنساني بيجيني كبيغمبر فرمي لا ضرر ولا ضرار إنساني مسلمان نزرري لبو خلشي هي وهروا نزرري شي لبو خوي هي كوات أتو أجر بيتو إنساني دكتور بي بڵێ کاکە گیان نەخواردنەوەی ئاوێ زەرەری هەیە لە ڕکا دکتۆری برێ واللهی نایخۆمۆ یان واللهی لێڕان هاتیمە ئەو کابرا لە نەتیجەی بتەقاتی لنفس ئەگەر بێت لەسەر ئەو بابەتی خی پەروەردگارە فەرمی ولا تقتلوا أنفسكم يعني ولا تلقوا بأيديكم إلى التهلكة وكو قاعدة فقهية كوقت خوش عمري كوري عاصة وقاعدة مكان هنا بيغمبري خوا صلى الله عليه وسلم اعتراضي لنا قرأ وكاتك بيش نوجي كردبو كاتت بس تيمومي كردبو وتي يا رسول الله صلى الله عليه وسلم يا عمر ويد لين ببيدس نوجي كرديا بقلبي جنابته والله يا رسول الله تيمم كرديا بو آياتي وهاتي اجتماع فرمي ولا تلقوا بأيديكم إلى التهلكة بيغمبر صلى الله عليه وسلم اعتراضي لسر نقد كواتا أبي إنساني إيمان دار إنساني مسلمان جويل النصيحة الطبية كان رابقري وأوشتاني كزرر وزياني لبو جسم إنساني هي إنسان خوي لبو دور بقري وهرو أوشتاني كسودي هي إنسان أبي بقدر توانا محاولة بكات لخوي بيني تجي وهمو أو بابتاني كأورو كبوين التجي جاي باس بتايبتي كومالشتي يكجار جرينج وحساسة تأثيرات مباشرة بس الإنساني مثلا كابراك قربيتو سكرية بيتو دزاني شكر راستو خو تأثيراتها كابرا ضغطي هي سويري راستو خو سويري وتسوري تأثيراتي لسر
لەسەر کابرای هەیە کابراایك ئشکالاتی کلیەی هەیە ئەزانی نەخواردنەوەی ئەو ڕاستە و خۆ تەسیراتی لەسەر کلیە هەیە ئیسلامەتی ینی باری لە کابرای بار ناکە برێ وەڵڵای ئێستا مەتەلەن بە ڕۆژی بوون مثلا كاتك خواي پروردگار جل جلاله أفرمي كتب عليكم الصيام يعني فمن شهد منكم الشهر فليصمه أمره بلام أو كاتك دكتورك بكابري بلا كاك جان بروجبون لبوتو خراب لبرو سكريتي وسكريك تأثير لوجودك وهروا تأثير كليتها نخوارنا أو تأثير لكلية كانتك أو كابري حرام بروجبي چونکەلو بەخۆ زەرێ بەخۆ ئەگەینی کات ئەو شتانی کە ڕاستە و خۆ تەسیریانێ دەبێ ئینسان خۆی لێ بپارێزی دەبێ ئینسان گوێڕایەڵی طبی بکات چونکە شەرع و طب تەواوکەری یەک دیکەن دژی یەک دیکەنین بە زۆر جاری وا بووە من ئێستا پرسیارم دێتە کرد تەماشاکەم پرسیاری طبی دەرم کاکە بڕۆ لای دکتۆرێکی موسڵمان بڕۆ لای دکتۆرێکی متدەین قسەی دکتۆری چ بوو فتوای مش قسەی دکتۆریە چونکەلو لەبەرەوەی هەندێک بابەتی هەنی اختصاصی من نییە حكم شرعيك لسر أساسي مصلحة ومنفعته بأو كابراي بيناكري كدكتور قلت مصلحته طلب كاك جان مصلحته كدكتور قلت مفسدته في ضل مفسدته ومضرته نابي إنسان نزي تشبه کاک دکتۆر مامۆسا بە فرمودێک ئاماژەی بەوەدا کە پێغەمبەر دوردی خوای لەسەر بێ پێمانە فەرمێت کە ڕۆژ و بەربانگەکەنەوە بە خورما بەربانگ بکەنەوە ئەگەر خورمانە بوو اینجا بە ئاو بەربانگ بکەنەوە لە ڕووی پزیشکیەوە ئێوە بە ڕۆژوەوانان ئەڵێن بەچی بەربانگ بکات طبعا خورما پێکاتەکانی مادەی کیمیاوی مادەی طبی زۆری تێدا هەیە هەر بۆیە پێغەمبەر پێشەوە عەلەیهی سەڵات وسەلام کەوا پێی فەرموون بە خورما ڕۆژێکە بشێنەوە خورما بە خۆشی لە ستا 25 تا لە ستا 28 ئاوی تێدا هەیە ئەو خاڵی یەکەم لەشمان تەڕ دەکاتەوە چکۆلۆ ڕۆژوان پێویستی بەوەیە کە لەشەکەی تەڕ بتەوە بەڵام خاڵی دووەمکەوە زۆر گرنگە خورما شەکرێکی تێدایە کە پێدەن شەکری فرەکتۆز شەکرێکی سادەیە زۆر بە خێرایی دەستە ناو مەعیدەی مەعیدەش لەو کات بەتاڵە بە ئاسانی هەرسی دەکاتن ئەو شەکرە دەستە ناو خوێن دوای دەستە ناو مێشکمان چونکە ئینسان هیچ ئینسانێک نییە بەبێ شەکر بتوانانی 3 دقە بژیتن لەشی مەکاتی کە بە ڕۆژی دەبین لەو شەکرێ لە لەشمان خەزم کرا لەو چۆرێکە لەشمان خەزم کرا شەکرمان لە بۆ دروست دەکات بەڵام کاتی ڕۆژمە هیچ ناخۆین لۆی ڕۆژی ئیسلامی کەەوە ئیسفادەی باش دەکەن چکە هیچ خواردنێک ناخۆین هیچ خواردنەوەیکی ناخۆین بۆی پێویستمان بۆ خورمایی دەبێتن پێویستمان بۆ شەکری دەبێتن کەەوە مێشک و ئۆرگانەکانمان شەکری لە بۆ باتن و تووشی بە کێشە نەبێتن بێزگە لەوەی خورما مادەی زۆری ئیسفادەی تدایە یەک لەوە مادەی حەدیدە یەک لەوە مادەی پۆتاسیۆمە مادەی حەدیدا دەکەم مادەی ئاسن مادەی ئاسن یەک لە پێکاتەکانی خوێنە یعنی یەکسەرە تو کە 3 دانە خورما یەک دانە خورمای دەخۆیان 2 دانە خورمای دەخۆی ئەوە یەک ئیسفادەکەمان لە مادەی ئاسن کرد استفادەمە لە مادەی پۆتاسیۆمی کرد مادەی پۆتاسیۆم لە بۆ دڵ زۆر زەرورە بەڵام خورما مادەی سۆدیۆمی تێدا نیە چکە سۆدیۆم زەختی زیاد دەکات ئەمجا خۆی پەروەردگار شتانە هەموو بە تەوازن دروست کردیە مادەی ڤیتامین بی تێدایە B1 B1 B2 B3 B5 ئەو ڤیتامینانە هەموو لە بۆ چێت لە بۆ مێشک و لە بۆ دەماش زەرورە یعنی مێشک ئیشکردنەکەی ڤیتامین دی زۆر پێویستە بە هەروە خورما ڕیشاڵی زۆرە ڕیشاڵ یعنی مادەی فایبەری پێدەرێن کە دەیخۆی وەدەکە هەرسەکەی ئاسان بێتن کە هەرس ئاسان بوو وەدەکە ئینسان قەبز نەبی چۆلۆ ئینسان کە لە کاتی ڕەمەزان خواردنی ناخوا خواردنەوەی ناخۆ گوتمان ئاوێک لە هۆکارەکان چیە ئۆرگانەکان تەڕ دەکاتەوە قۆڵۆن کە تەڕ نەبوو تووشی بە قەبزی دەبی بەڵام خورما ڕێژەی ئاوی زۆر تێدا هەیە و هەروە ڕێژەی فایبەرشی زۆر تێدا هەیە مادەی ڕیشاڵ وەدەکە ئەو شەخصە قەبز نەبێتن لە بۆ ڕۆژی پاشتوو لە بۆ ڕۆژی دواتر بێزگە لەوەی خورما مەتە مادەی مەنگنیز تێدایە مادەی مەگنیسیۆمی تێدایە بۆ کەم خوێنی چۆنە بۆ کەم خوێنی مادەی حەدیدێک لە پێکاتەکانی خوێن چییە خوێن بەخۆی 3 مادەی سەرەکی پێکاتیە یەکەم مادەی ئاسنە دوێمە مادەی فۆلیک ئەسیدە سێمە مادەی B12 پێدەم ڤیتامین B12 هەرسێک لە خورما هەیە یعنی کەواتە خورما لە بۆ پێکاتی خوێنیش وەدەکاتن ئەگەر لە مانجی ڕەمەزانە تو هەندێک ئەو خواردنەکەەوە زەرور نەتخوارد بێتن کاتێک کە خورمایەکەی دەخۆی ئەوە هەموو تعویزی هەموو لە بۆ دەکاتەوە زۆر باشە مامۆستا خورما لەگەڵ داری خورما لە قورئانە چۆن باس کراوە وەک پێشتر باسمان کرد یعنی خوددا جەل لە جەلاله هەموو بابەتانی کە ئەساسیاتی حیاتن ژیان پێویستی پێیانە بەخوای پەروەردگار تەرکیزی هێخستینەتە سەرێ تەماشاکەی لە قورئانی پیرۆزە زیاتر لە 20 ئاەتمانەیە تقریباً 21 یان 22 خلافەکەی لە بینی زانایە هەندێک ئەو یەکەچی حیسێب ناکەن لەو بابەتانە خوای پەروەردگار جەل لە جەلاله باسی نەخل و نەخیلی کردی ئەگەر تەماشا بکەیت تەوزیعاتەکە بەو نوعەیە نەخل بەبێ یا لە قورئانی پیرۆزە 13 جار هاتیە نەخیل 7 جارە هاتیە و هەروەها ڕوطەب 2 جارە هاتیە طبعا لێرە خوای پەروەردگار جەل لە جەلاله بەنەوعەکی باسی دار خورمای کردیە
وەکەوەی کە قیمەیەکی تایبەتی هەبی میزەیەکی تایبەتی هەبی حتا وەکو یعنی عولەما باسەکەن دەڵێن لە ئاثاری بابلیە کە 4000 ساڵ پێش ئێستا ئاثار دیتراوەتەوە باس لە قەسب کرایە و لە ئاساری فەرعونیە تەماشاکە وەکو قیمەیەکی غیدایی تەماشایان کردیە باسی لێوە کراوە لێ کە دەگات سەردەی پێغەمبەری صلی الله تعالی علیه وسلم قەسب نوچی برێ خۆراکێکی ئەساسی ئەو کات بووە ژیانی لەسەر پابند بووە و طبعا لە ڕووی پێکاتەشەوە یعنی فەسیلێکە و دارێکە ئەساسیاتی ژیانی تەوزیعی بە پێی منطقە و مەناطق و ئەو بابەتانە وحتى خوای پەروەردگار جل جلاله لە قورئان مەثەلی پێهیناوەتەوە و هەروەها پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام ئینسانی ئیمانداری لە مەتانەت و لە خۆگری و لە قایمیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئینسانی مسلمانی پێ وەصف ئەکات جا لەما کاتش کە شەرحی ئەو حەدیثان ئەکەن لە بەرچ بین یعنی صفاتی دارخورما و صفاتی ئینسانی ئیماندار لە 4 شتاوەیەکە چن کە دواتر دێمە سەری باسی ئەەکەم في كل الأحوال لقرآن یەکێکە لەو دارانەی کەوا زۆرترین باسی لێوە کراوە و هەروەیەکیشە لەو دارانەی لەو نەباتانەی کە بە تەفاسیلترین شێوە باسی کرا خوای پەروەردگار جل جلاله باسی کردو مثلا لە قورئانە تقریبا ئەمە بەس تەنها لە قورئان نزیکەی 13 وەصفی دارخورما هات 13 وەصفی خورما هات 13 وەصف يعني قصبك جتسكا تماشا خورمايا جتسكا كتي خواي پروردگار لسيزدا آياتا وصفي اك عين او وصفي بيك هاتكي منمونه على سبيل المثال دار وكو دار خورما جذع النخله مالها وهزي اليك بجذع النخله تساقط عليك رطبا جنيا خواي پروردگار باسي فرعكاني كردي وفرعها في السماء باسي ساقي كرديا والنخل باسقات لها طلع نضيد باسي جذوري نخلي كرديا رقكاني كخواي پروردگار فرمي اصلها ثابت وهرباسي اكمامي نخلي كرديا ويكوا مثلا او كي بيدا بوشد او كي شكيتي او والنخل ذات الاكمام باسي ثمره وبروبومي كرديا كخواي پروردگار انظر الى ثمره اذا اثمر وينعيه باسي طلعي كرديا او كتازه ديارك كفصيلك اقول كي ادا ومن النخل من طلعها قنوان دانية برودوي يعني السيز وصف او دلاله بك على سشتك دلالتك على سر اهميه وقيمه غذائيه او داري بيت تماشا كي خوای پروردگار جل جلاله ولا وەک باسم کرد 21 ئاەتا کاتێک کە باسی ئەکا باسکردنەکان باسکردنی جۆرا و جۆرن باسکردنەکان تەماشاکەی لە هەندێک جارە خوای پەروەردگار جل جلاله وەکەوەی ئەڵێ لە زمنی بێستان و لە زمنی ئەعناب و لە زمنی یعنی چییە یعنی تەواوکەری غذائية كان ديكا سألقى تماشاك إخوائي پروردگار فرمي أيود أحدكم أن تكون له جنة من نخيل وأعناب تجري من تحتها الأنهار له فيها من كل الثمرات وأصابه الكبر زا أويك غريبة تماشاك همان أو خورماي كالليل إخوائي پروردگار باسي أكا پیغمبر صلى الله تعالى عليه وسلم وكو پاداش تكرده وكان إنسانيش أفرمي وفلان إشي بكا لبهشت دار خورماي أداتي هكذا يعني وكوي بري غذائي دو سريع كل دنيا قيمة غذائية لقيامتش قيمتي تايبتي خوي هي بتايبتي لبهشته والله ما بيكاتي جاوز باسم كرد وهروها بتركيبي جاوز لو براستي خوي پروردگار جل جلاله همكو دا لقرآن باسي كرديا همكو ثمرش ثمركي باسي كرديا وهروها تسوتنا قولاي وتفاصيلكي وەک باسم کرد هەمووی لە ئەوەی هەتاوەکو ئینسان لە خەوێکی قوڵ واگابێ بەوەی کەوە ئەی ئینسان ئەو قیمە غیدائیانەی کە لە بەردەستت داینە سونعی قادرێکن کە تێیدا هەموو ژیانی تو ئەگەر بێت و لە سوزدەی ببێ سەر لە نیعمەتەکانی وئین تەعودوا نعمەت الله لا تحصوها علماء أفرموا فرق هي لما بين إحصاء لما بين عد شو كان جماردن أو يقدو سيتسار بس إحصاء أو كان روبيوي أكي لهمور وكان يوا أتو دبي تماشي كي أجر قصبك بوهم بيك هاتي كان دكتور باسي كانت يوم محدد مثلا كان زا أو كان زا بقيمتان أو سلا جسمي أكاتي دابي مستحقي أو يك أتو شكراني خالقك زور شاكا كان دكتور جوازي نوان خورما ورطابتشا والله طبعا القرآن زي ما مستباس باس رتاب كرايا ما فرقت شي زوهري زورين يا بلام حكمتك لو يا لباسي حزتي مريم باسي كاتن كذا فيلم رضبا جنيه بيكاتك اصلي كان هم وشيك لقزي فيتامين وكان زايا كان بلام دو صفتي تري هي رتاب كلا خرماي دانيا كلا قصب خرماي دانيا ابي لو كاتي لبو حزتي مريم زور ضرور بوا
ئێستا پزیشکی مەثەن علمی نوێ دەڵێ لە ڕووتابی هۆرمۆنێکەیەکەوە لە لەشی ژنان زۆر زەرورە، زۆر دکتۆرەکان لە پێش ولادەی بە دەرزی لە ژن ئافرەتەکان دەدەن هەتا ڕەحمی ئافرەتەکەی یانی عەزەڵاتەکانی ڕەحمی ئافرەت تەقەڕوز بکاتن پاڵ بە منداڵەکەی وەبنێتن بە ئاسانی بێتە دەرەوە. ئەو هۆرمۆنە پێدەن ئۆکسیتۆسین، دەرزەکەی پێدەن دەرزی پیتۆن. ئەو ئۆکسیتۆسینە ڕێژەیەکی باشەیە لە ڕووتاب بەڵام لە خورمایدانی. بۆیە کە ڕووتابەکەی خواردیە تەسهیلی کردداری منداڵبوونەکەی حەزەتی مەریەمی کردیە و هەروەها لە ڕووتابی هەندێک مادەی تێدا هەیە بە تایبەتی فۆلیک ئەسید و هەندێک ڤیتامین تێدا هەیە مهدێش ئەعسابن لەو کاتی ئەعسابی زۆر ناخۆش بووە ئافرەتێک کچێکی گەنج بەبێ و شوی بکاتن منداڵی بیتن پێویست بە چ هەیە بە تەهدیئەی نەفسی هەیە بۆیە ئەو دوو مادەی کە تێدا یەکەیان کردداری منداڵبوونەکەی بۆ سەهل بکاتن دووەمیشیان لە ڕووی دەرونی و ئاسوودەی بکاتن هەتاوەکو بتوانی بەرەنگاری ئەو خەڵکانە بتەوە کەوا لە پێش چاوی کۆمەڵێکی زۆر مریەمیان خڕکردەوە وتیان ئەتوو ئیشێکی خراپت کردیە چۆن منداڵت بووە کە شود نەکردیە ئەو حەزەتی عیسا عەلەیهی سەڵات وسەلام جوابی داوە یعنی کەواتە ئەو دوو سیفەتەی کەوا هەیە لە ڕووتاب لە خورمایدانیە بۆیە ئەویش خەڵک پێویستە بخوا بین نابێن لەبەرەوەی تا لە سوودەکەی بێبەش نەبیتن بە تایبەتی لە بۆ ئافرەت کە لە کاتی کردداری منداڵبوونی مەتەلەن نزیک بووە. زۆر باشە. ماڵەسا فرموتان مرۆڤی ئیماندار لە چەند ڕوویەکەوە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ شوبهاندوویەتی بە داری خورما ئەگەر باسێک لەوە بکەن و ئاماژەیە بکەن. حەدیسەکە ئیبن عومەر ڕیوایەتی کردێ دەفەرمووی لە خزمەت پێغەمبەری دانیشتبوون ئیبن عومەر و ئیبن عەباس ئەوانە لە طەبەقەی گچکەی سەحابەکان دەفەرمی دانیشتبوون کیباری سەحابە لە خزمەت پێغەمبەری بوون صلی الله تعالی علیه وسلم دەفەرمی پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم فەرمووی دارەکەیە گەڵاکانی هەڵناوەرێن وەکو ئیمانداری وایە. پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم فەرمووی چێ ئەزانی چێ دەفەرمی هەمان خۆ کرد ابن عمر فەرمی والله ئەمزانی قەسپە ئەمزانی دارخورما بەس ئەدەبم کرد باسی بکەم دوێ دەڵێ کاتەچی کە هەر ستای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ئەو دارخورما قسەی کرد دەری گوتمە بابی خۆ بابە والله ئەمن دەمزانی دارخورما دەیگوت کوڕە من ئەگەر ئەو کاتت بگوت بە قەسەم بەخوای لە هەموو دنیایان ئەگەر بێت و بدابامیان دێ ئەو قسەم پێ خۆش نابوو کە کوڕە من شتێکی لە خزمەت پێغەمبەری بزانی عەلەیهی سەڵات وسەلام. دوێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئینسانی موسڵمانی تەشبیه کردی بە چ بە دارخورما زعما لەما ئەفەرموو لەبەر چ یەک لەبەرەوەی طیبی منظری هەیە منظەرەکەی جوانە شکلی جوانە و ڕائحەشی جوانە و هەروەها سەمەرەشی جوانە و هەروەها منفعەتیشی طیبی منفعەتیشی لە چوار ڕواوە یەک هەم شکلی جوانە تەماشای دارخورماکە ئێستا کابرا دەیبچ مستەپارەکی پێ بدات تاوەکو دارەکی ئەگەر بێت و دارخورمایەکی حازر بین لە پێش ماڵا خۆت دابنێ و هەروەها بۆنیشی بۆنی خورمای بۆنێکی تایبەتە و لە هەمان کاتدا سەمەرەکەشی شیرینە و طبعا ئینسان بەدوای دادەچێن بەڕاستی هەندێکدار نەوع خورما هەیە موچین ئێستا چیلۆی لە $100 تێ بپەڕی لە سعودیە طبعا $150 هەیە و هەروەها منفعەتیشی ئەو سوودانێکی کاک دکتۆر باسی کرد جا فەرمی دەبی ئینسانی موسڵمان یەک لە ڕووی شکلەوە دەبی جوان بی دوود لە ڕووی بۆنەوە دەبی ئینسانێکی بۆن خۆش و ڕێک بی و دەبی ئینسانێکی بەکەلکیش بی سەمەرەکەشی بەکەلک بێ و لە هەمان کاتیشدا منفعەتیشی هەبێ ئەو ئینسانە. دەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی وچی ئیماندار گەڵای هەر ناوێت یعنی کابرای موسڵمانێکە بۆ موسڵمان لە فکرەکانی خۆی جار کرد کە پاشگەز نابێت مسلمان ئەوە نییە هەموو ڕۆژێ تعدیلەکی فکری خۆ بکە ئینسانی موسڵمان کە ئەفکار بە تایبەتیەت و لە جانبی فقهی و ژانی ڕۆژانە ئەو بابەتانە اعتیادیە لەبەرەوەی فتوا بە پێی زەمان و مەکان دەگۆڕدرێ بەڵام لە ئوسولیاتی ئیمان لە عەقیدەت و دەبێ ئینسانێکی ثابت بی نابی هیچ ڕەشەبایەک بتهەژێنی دەبێ وچ ئەو دارخورمایی بی کە گەڵاکانی هەڵناوەرێن دەبێ وچ ئەو دارخورمایی بی کە قەد و باڵاکەی وەکو خۆی ئەمێنێتەوە و دەبێ وەکو ئەو دارخورمایی بی دەبێ ثابت بی ئەگەر ڕەشەبا هاتن نەیهەژێنی بە تایبەتی ڕەشەبای شەهەوات و شوبهات دەبێ ئینسان وەکو ئەوی وای بەڕاستی دوێ ئەمە پێویستمان لەو زمانی بەڕاستی ئەوەیە تەرکیز لە قسەکانی پێغەمبەر بکەین هەر شتێک کە پێغەمبەر گوت بیت عەلەیهی سەڵات وسەلام إلا حکمتێکی لە پشتا هەیە تەماشای بکات و مەثەلەن ئەو هەموو نیعمەتانەی کە ئێستا ئەمە لێرە باسەکەین و کاک دکتۆر لە دوای ئەو هەموو خبرەی لۆمە باسەکە کە پێغەمبەری خوا صلی الله تعالی وسلم لە سەردەمەکی گوتی تیانگۆ ڕۆژێ بە خورمای بشتێنن ئەگەر نا بە ئایا بشتێنن مەثەلەن لۆ نەیفەرموو بە شیری بشتێنن لەوانەیە شیری چەوری زیاتر بی لەوانەیە ئەو کات مەثەلەن ئیشکالات لە بۆ ئینسان يعني على سبيل المثال ئەوش لەوانەیە سوودی خۆ لۆ نەیفەرموو مەثەلەن بە گۆشتی بشتێنن
لۆ نەیفەرمە مەثەلەن بەو خواردنانەی کە لەو سەردەمی هەبووە خۆ لەو سەردەمیش خواردنی جۆرا و جۆر و خواردنی نەوع هەبوون کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەرکیز لەسەر ئەو بابەتان ئەکات لە ڕووی ئیعجازەوە لەسەر ڕابوەستی یەک شتمان لەوە دیارەکەوی ئەویش چییە ئین ئەنە ئیلا بەشەڕ مثلکم بەڵام ئەوەی لەگەڵ ئێوە جیاوازم یوحا ئیلەیە بەشەرم وەکو ئێوە بەڵام ئاگادار بن جانبەکەم لەگەڵ ئێوە جیاوازە ئەوش ڕەبتێکم لەگەڵ ئاسمانی هەیە پەیامهێنەری خوای پەروەردگارم جل جلاله لێ ئەو کەسانەی کە شوێنی پێغەمبەرەکەون ئەوانەی کە ئیطاعی پێغەمبەرەکەون عەلەیهی الصەلاة وەسەلام لەگەڵ دنیاییەوە سەروەرز دنیا و قیامەت. زۆر چاکە کاک دکتۆر مامۆستا ئاماژەی بە شیردا ئەتوانین بڵین شیر چ سوودێکی هەیە بۆ کەسی ڕۆژەوان یا سوودەکانی شیر چین بەگشتی؟ والله خاتم سوودەکانی شیر ئەگە باسکەن شیر بەخۆی مۆزوعێکی زۆر تایبەتە خوای پەروەردگار گرنگی زۆری پێدایە و هەر لە فقی ئیسلامیش ئەو زانای مامۆستا ئاگادارێکە گرنگی زۆر پێدرایە بە تایبەتی شیری دایک کە منداڵ لە دایک دەبێتن شیرەکەی لە هەفتەی یەکەم پێ دەڵێن ئەللەبە بە کوردی پێ دەڵێن ژەک بە ئینگلیزی پێ دەڵێن کلۆسترم ئەو شیرە بۆیە ئیمامی شافعی دەڵێ هەر نەفەرێک ئەگەر منداڵی بوو خێزانەکەی ڕازی نەبوو شیر بداتە منداڵەکەی دەرێت دەبی بچی ئافرەتشی بۆ پیاکاتن کەوا زەیستان بیان منداڵی تازە بشیرەکەی بداتێت چونکە شیری هەفتەی یەکەم زۆر بەسوودە لێ ناویش تایبەتی هەیە پێ دەڵێن ئەللەبە بە عەرەبی یعنی مادە و ڤیتامین و هەندێک لە ئینزیمی تێدا هەیە کە لە شیر نییە لە دوای 2 مانگ و 3 مانگ بەس لە هەفتەی یەکەم هەیە بۆیە زۆر زەرورە ئافرەتانمان لە هەفتەی یەکەم منداڵەکانە لە شیری بێبەش نەکەن نەچن شیری قۆدی بدەنێ بۆیە ئەمە لە ڕووی تۆبی زۆر زیاد دەڵێن ئافرەت کە منداڵی دەبێتن یەکسەر پاش نیو سعات دەبی شیری سینجی خۆی بداتە منداڵەکەی هەتاکو لەو شیرەی فێر بیتن بەڵام ئەگەر شیری قۆدی بدە یان شەکرا و یان قەندا و شتانە بدە منداڵەکە شیری داچی ناخوا کەواتە هەفتەی یەکەم شیر زۆر مهمە ڕەنگێکی زەردی هەیە چەوری زیاتر تێدا هەیە کە دەستی لێدەی زۆر چەور و لینز دیارە لەبەرەوەی مادەی تێدا پێدا IgA IgG IgM ئەوان هەمووی مادەیەکن دژی ڤایرۆسات و بەکتریای بۆی ئەو منداڵانێکەوە شیری داچیان دەخۆن لە هەفتەی یەکەمەوە کەمتر تووشی نەخۆشی زگس و ڕشانەوە دەبن هەم چێشیان باشتر زیاد دەکات لەبەرەوەی بێبەش نابی لەو هەم مادە زۆرەی تێدایە شیر لە ڕووی طبیەوە مامۆستا 56 مادەی تێدایە الله ئەکبەر بەس مادەی ئارسنی تێدا نیە لەگەڵ مادەی ڤیتامین دی هەندێک دەرێن ڤیتامین سیشی کەم تێدا هەیە ئەگەر نا علەما دەرێن پێکاتەکە 100% بۆیە خوای پەروەردگار پێمان دەفەرمێتن والوالدات يرضعن أولادهن حولين كاملين ئەوزە 7 ساڵ بیتن یان 11 مانگ بیتن فەرقێکی وای نییە بۆیە منداڵ نابی لەو شیرە بێبەش بکرێتن لە هەندێک وڵاتانی جیهان لە 50 و 60ەکان کە علم تەقەدمی کرد معامل لە بۆ قازانجی خۆیان دیعایان لە بۆ شیری قۆدی زۆر کرد شیری قوتوکە بدەنە منداڵەکانیان بەڵام دەرسی ئەو منداڵێکەوە شیری قۆدی دەخۆن کە عمریان گەورە دەبێتن ئەغلبیان تووشی زۆر نەخۆشی دەبن بە تایبەتی سوکەری بە تایبەتی زەخت لەگەڵ زەڵتەی قەلبی چۆ لە شیری دایک بێبەش بووینە لە منداڵیەوە بۆیە هیچ شیرێک نییە بگاتە شیری دایک لە ئیستفادەیەوە بەڵام شیری قوتوش ئێستا کەمە لە زۆر شوێنە هەدەی خۆین ئینسانی گەورە دەیخواتن سەوریەکەی هەرێکە بە ڕێژەیەکە بەڵام ئیدایک هەمووی خوای پەروەردگار پرۆتینەکەی سەوریەکەی شەکرەکەی لەگەر مادەکانی ناوی هەمووی بە ڕێژەیەکی وا داناوە ئەو منداڵە کاتێک گەورە دەبێتن ئەگەر ژینگە بیگۆڕی ئەگەر ناتووشی بە نەخۆشی کەمتر دەبێتن لە منداڵەکانی کە لەسەر شیری قوتو گەورە بووینە طبعا شیری استفادەی زۆرە لەو گەورانی ئەو شیرانێک ئێستا لە بازار هەنا بەڵام ئەوش دەبێت ئاگادار بین پێکاتەکەی بخینەوە بە ڕێژەیەکی زۆر نەخورێتن چونکە متأکد بە چەوریە زۆرەکەی لەوانێت تووشی قەڵەیمان دەکاتن شەکرەکەی لەوانێت تووشی بە سوکەریمان دەکاتن ئەوش پێویستە بە ڕێژەی تایبەت بخورێتەوە ئێستا وابزان باسی ئەوە نیەکەوە بە تەفسی باسکەن کات بخورێت چەند بخورێ و کو بخورێتن بەڵام شیر زەرورە ئینسان بین نابین بخواتن ئەگەر ماوەیەک لە 3 مانگ تێپەڕی شیرت نەخوارد دوایێ شیرت خوارد لەوان یەکسەر تووشی زگسوو دەبی یان تووشی قۆڵۆن دەبی لۆچکە مادەکێت ناو مەعیدە ئینسان خوای پەروەردگار دروستی کردە پێدەن لاکتەیز یعنی هەرسکردنی شیر ئەگەر بینەک شیر نەخۆی چەند فترەیەک ئەو مادە لە ناو مەعیدە بزرە بیتن مەعیدە دەرێ پێویست پێن یا دەماغ دەرێ پێویست پێن یا بزر دەبی کە شیری دەخۆی شیرەکە هەزم نابی یەکسەر چۆن خوارد هەدێتە خوارێ تووشی بە زگسوو قۆڵۆن و بەغازات و بەڕشانەوەی دەبیتن بۆیە پێویستە بین نابین بیخۆین بەڵام بەردەوامیش بیخۆی لەوانە توش بە زعفات دەکات چونکە شیری قوتو پێکاتەکەەوە شیری دایک نییە شیری دایک هەمووی خوای پەروەردگار چونکە خۆی ژیانی ئەو منداڵەی کە ناتوانێت قسەی بکات کە خواردنی پێ ناخورێ بەو شیرەی 2 ساڵ ڕێک بڕێوەی دەبا حتا منداڵ لە 6 مانگ یەکەم یەک قەتر ئای مەدەی سۆ شیر بەخۆی لەستا هەشتای ئاوە پێویست ناکە ئای بدەیت چکۆ ئاو لەوانەی خاوێن نەبی بزەمە زۆر زیاد دەڵێن شیری دایک بەلاشە منداڵەکە پارەی نادا دوێمە لە هەموو کاتی ئامادەیە پێویستی بە حازرکردنی بڕۆ ئاوی گەرم کە بڕۆ شیری تێکۆ بڕۆ ڕاش لەقێن و لە مەمەیکە و پاک و خاوێنە لۆ ئەو مەمەیە ئەغلبی لە پلاستیک دروست بووە
ئەو شیرە گەرمە ئەوە دەکات کارلێک دەکە لەگە ئەو پلاستیکە دەبێتە مادەی ژەهراوی خاص ئەو مەمەکەی سەری ئەوی وەچی مەتەلەن گۆی مەمچی داشێ ئەو هەموو مادەی کیمیاویە بۆیە شوێنی دایک بێ مەصرفە هەم کات ئامادەیە شەو ڕۆژ هەر کات منداڵەکە گریا داشێت دەوی دەنێت و ئامادەیە پێویست ناکات هەر لە خەوێش هەستی یعنی بۆیە بەڕاستی ئەو مۆزوعاتی زۆر مهمە بابەتی شیرکەوە گرنگی زۆری لە ژیانی ئینسان هەیە بە تایبەتی لە ژیانی منداڵ بە تایبەتتر لە هەفتەی یەکەم کە شیرەکە پێی دەرێن ئەلەبە ئەگەر تەماشا قورئانیش بکەین حەلیب لە قورئان نەهاتیە ئەمە ئێستا پێدەن حەلیب ومەنیا ئەمە کەم هێدرێن لەبەن وەنیا لەبەن بە ماسیش دەرێن لە هەندە شوێنان لە قورئان لەبەن هاتیە لەبەنن خالصا سائغا للشاربين وەنیا بەڵام حەلیب لە کردداری دۆشینەکەی هاتیە مثلا دەرێ حیوانەکەم دۆشی چ دەرێ يحلب البقرة مثلا كواتە حەلیب لە چ هاتیە لە صفەتەکەی هاتیە بەڵام ناوەکەی بخۆ چییە لە قورئانی بە لەبەن هاتیە کە لە سورەتی نەحل باز دەکات و لە سورەتی باز دەکاتنکەوە لەبەن زۆر چاکە ئەوش ئاگادار ماوەسا پێم خۆشە باسێک لە ڕووباری شیر بکەن کە موژدەی پێدراوە بۆ بەهەشتەکان بەڵام پێش ئەوە حەزەکەم بزانم خورما ئەگەر بە تاک بخورێ ینی سونەتە ئاماژەی پێکراوە لە فرموودەیە کە بە تاک بخورێت و هەمان پرسیارشم بۆ کار دکتۆر هەیە لە ڕووە پزیشکیەکەوە بەڵێ طبعا لمسألة تاكو زوتو أو بابتانا بيغمبري خواه صلى الله تعالى عليه وسلم يعني تركيزي لسر مسائل وتر كردية يعني لهم بابتكانا بيغمبري خواه صلى الله عليه وسلم فرمي إن الله وتر يحب الوتر وهي پروردگار خوي وتر نا فرمي إن الله واحد الوتر طبعا لأوش مصطلحات تايبتا كلا سر رابوستي زياتر إن الله وتر بيقول با واحد دبي الأخبار واحد يكشي ديك هو يعني دائما صحت قرآن حسابي مصطلحاتك بس كأفرمي إن الله وتر خوا وتر وتر شي خوش له بيغمبري صلى الله تعالى عليه وسلم مستيتي أو قاعدة لها مشتكى ترتيبك حكمتك شي رنگ بزور زاري وهي عقل إنسان نجات عندك لو بابتاني كبيغمبري صلى الله تعالى عليه وسلم وكو هيش كرديتي والله زياتر تنظيمه يعني زياتر إنسان بردامة وقربته مثلا دقات الدابته كاتويكش أخوي دائما صحتك أبيت دو وكوي بلاي نفس إنساني دعوة كأبيت السي وخاطر إنه قاعد حالة إسراف ودائما صحت حسابي لابو تسكر لابو جمارة كرده بالتركيز يعني دايما سيشتا إنساني في الكافتيري تنظيم البكاء شكل لرو رز بندي وجمارية وإنسان قربت بجمارة الروي في تنظيم بيدو دايما في إسراف نكا سي دايما التزامات الشتبي شاتو كاتو التزامات بأمر البيغمبري عليه الصلاة والسلام خوي لخوي داود زورك لإقطاعية لو براستي فعلا إنسان قربت روجه بالشيني بقص بشي طبعا واردة بيغمبري صلى الله تعالى وسلم يعني هيك اللغة بيغمبري صلى الله تعالى عليه وسلم آواي فرمو بيغمبري صلى الله عليه وسلم فرمي بري هذا فرمي كان النبي صلى الله عليه وسلم يفطر على رطبات ها بجمع هنا نكتنا يعني لا حديث بيشو فرمت إذا أفطر أحدكم فليفطر على تمر تجي فإنه بركة يعني بابتك هم بتمر هنا وهم برطبات شيء هنا بجمع فرمي فإن لم يجد أفطر على تمرات اگر بيت رطب نبوك ويك زاك دكتور باسك الرطب كمرك تشتي بي او زياتر كان زي زياترن اگرنا حديث امام الترمذي روايه كرده افرمي رطب نبو بالا سرت سندنك قصبچ چونك قصب وشكراوي رطبيه كوشك كريتو بطبيعات حال وجود عندك له خصوصياتنا لدز بدا وافرمي فان لم يجد او افرمي بيغمبري صلى الله عليه وسلم حسوات من ماء اگرنا سرت قم آوي لو بيغمبري صلى الله عليه وسلم واي باسكت ديتوكا حسب ويك امن بيستيتم لمقالات ولا زانان ضلين توكاتي كسيدنك اخوي باي اوندي كان زاد دستكوي يعني باي اوندي جسم اشتشي دستكوي كتعويزي او بيبكاتو لا روجان لدستي دايا لخلال 12 ساعات 6 ساعات 4 ساعات 5 ساعات او ما داني كده دستي داينا اتو لدرنجامي خواردني او بابتانا اتواني جا حتما اتو قربتوي قصبش بخوش او انك كسي قصبه اخوي جنابك دكتور لو بيغمبري صلى الله تعالى عليه وسلم بهردو كاي هنا بمعنى اوي اگر يچش بهر اعتياديه وهر واگر دوج بن سيج بن هر اعتياديه بلام او حديثانا او حديثه بسريان ده بيتحاكم ان الله وتر يحب الوتر واي پروردگار وتر وهر وتر شي خوشي كان دكتور ايوا فرمون طبعا حديثك اگر بيتو ما تاويل ونفين دفرمي تمره او تمرات نيغوت زوجيا فردي بزوي ما مستكوا ديباتو سر وترك تاكو خوي پروردگار تاكو هشتا كان بتاك بخوين حديثك او نالتن
ئەمن لۆ بەرنامەی لۆ مۆزوعی طبی هەر شتێک کە بووە قەزیەشی طبی کە شتێکی علمیە پێویستە بەحث بکرێتن بەحثیش کە دەکەن نابێت لە سەیەک نەفەر بکرێتن ئەمە بەحثی طبی کە دەرێن فلان دەرمان لۆ فلان نەخۆشی باشە شەریکەکان نزیکەی ئەو بەحثیان لەسەر 2,000 نەفەر کردیە لۆ ماوەی بەلایکەم 5 ساڵ و 15 ساڵیش ئەو زەدە شتێکی طبی ئەمە تێستا بەحثێکی وا نەکرا لەسەر خورما ئەگەر یەک بخۆین توشمان بە سند سود دەکات ئەگەر زۆر بخۆین توشمان بە سند زەرەر دەکاتن تەنها چەند دکتۆرێک یەکلان دکتۆرێکی ئەمریکیە دەڵێ ملاحەزەمان کردی ئەگەر خورما بە تاک بخورێتن سوودی زۆرە بەڵام ئەگەر بە زەوجی بخورێتن ینی بە زۆت بخورێتن هەندێک مادەی پۆتاسیۆم زیاد دەکاتن لە لەش ئینسان ئەوەش کەوا لە بۆ کلێ خراپە بەڵام پۆتاسیۆم لە بە دڵ باشە لە بۆ کلێ وایە زەرەری دەبێت ئەگەر زۆر بیتن بەڵام یەک بەحث ناتوانانی بکەیە بەرنامەی طبی ئەمە زۆر ئاەتی لە قوڕانی ئەمە قەدیم پێش 50 ساڵ دەمخیندەوە تێنە دەگەیشتم ئێستا علم کەشفی کردێ پێش 500 ساڵی هەندە ئاەتە بۆ دەماخیندەوە خەڵک خوێندیتەوە لەو کاتی ئیسفادەی علمی لێ نەکردێ بەڵام ئێستا علم تەتەوری کردیە قورئان و حەدیث قمەی علم ئەمە نابی علم شتەشی گۆت برێن کاکەشتە ڕاستە هەتا نەبتە بەڵگەنەویست لە قورئانی پیرۆز ئەمە تەماشا دەکەن لە علمی فەلەک لە علمی طبی لە علمی کۆرپەلەزانی منداڵ ئەمن قدیم لە کتابی خۆمان دەماخین کە لەخوا لە قورئان وسوەت بوومی دەفەرمێ فەکەسەونە العظام لەحما ئەم بەخۆم لە ساڵی 75 کە علمی کۆرپەلەزانی دەکەن پێدا علم الجەنین بە ئینگلیزی پێدا ئێمبریۆ دەیگۆ عەزەڵات دروست دەبیتن دوای ئێسقان دروست دەبێت ئێسقان ڕقە و متەتەورترە خانەکانی متەتەورترە بەڵام لە قورئانی عەکسە دەڵێ ئەمە ئێسقامان دروست کرد دوای ئێسقاماندا پشت بە عەزەڵات بخوای ماوەستە 2 ساڵی پێ نەچوو علم گۆڕا گوتیان کاکە نەخێر ئێسقان دروست دەبێت کاک دکتۆر لە خاترەوەی ئەوەی بابەتی ڕاستەوە کاک دکتۆر حەدیثێکی بوخاری هەیە ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبی بە ڕەقەمی 953 أفرمي أنس بن مالك أفرمي كان رسول الله صلى الله عليه وسلم لا يغدو يوم الفطر حتى يأكل تمرات پیغمبر صلی الله علیه و سلم تغدینا ذکر یعنی لان ندخ خوارتاوکو تمرات نخوار و یاکلون وترا پیغمبر صلی الله تعالی علیه و سلم به وتر دخواردن دوی امن او کرد قاعده بس اوانه سوکا و حدیثش معناه پیغمبر صلی الله علیه و سلم نعم كاتك فرمت ان الله وتر يحب الوتر محاوله كرد لتشتكان او نظامي تطبيق بك زاو نظام شتني مثلا بحث شي لسر بكري سوكا من قناعتك كل ما كان تروك مصلات او كتازت زناب باسط كرد ديان وصدان بحث علمي شبيه متعارف بين قصة پیغمبر صلى الله عليه وسلم قصة پیغمبر به مهم تر لا اويت قالوا او يقين او زاري هاد الابوار اللي كورنا وانا ممكن باش بين شي ديك همان بحث بقوردرين بحث شي ديك بك موافقين همان بابد بلا ليك پیغمبر صلى الله عليه وسلم بويتري خواردينا وقت باسم كر سي استفاده هنا يك دي فير النظام اللي بكاتش دائما حتى قلت تماشى كي پیغمبر صلى الله عليه وسلم كم الله جمعره شي انا نكل لخواردني مثلا تماشى كي پیغمبر صلى الله تعالى عليه وسلم استغفار كان نحط صد زار فلان كان حفتات زار فلان لو يعني ديوي انسان توشي سلسله شي بكالو سلسله انسان تنظيم بتكون ان الله يحب عبدا اذا عمل عملا ان يتقنه اشتكان باتقان بك بردوامش جمعره انسان استبردوام كاكتور وكساني كوتار الرزبندي وتار كان زور مضبوط لو كساني كوتار بفوزاي خبر مثلا وتارك من سر سوار خاله مثلا لسر شهر توري روا توري كم توري دوم توري سيم توري سوار اشتكي بمضبوطي دقيقه دائما حتى زوري التنظيم ولا النظام لو يدشكري استفادي ديك اشياء من بسوق باسم كرديا بابا كان الحكمه كان نيجيشت من حق المهم استقزي وتركه من وخلقاني كدين اللام يعني بتابتي قالوا كان كزودين دائما لما سويت تركان استغلال كردوا مثلا بينس خول ما دخوا يعني بينس دخوا لا وتركاك دكتور بينس بي حفتي دخوا نوي دخوا يعني لو انا كاك دكتور لو انا باز بي لو انا بينس بي لو انا بنزاو بينس بي لو انا استغلال بي ناكري وتر بتنا اوني بس جماري وتر كوتاينا يا خو زناب تزان اذا خلاص او كوتاي بي ودي طبي دي بيدام او كوتاينا نقب ارزو خوي حديث كي تاويل كاتن لا كاك دكتور هاتو ليرا ازانيكو لغات ليو ملاحظه شي يجزار زوان يعني ناكري كابرا باستغلال بك بس اسا كدكتور لوي دانا دكتور بايلو دابني ببي او بي ولا طبياني كهنا ويتركش رتساوبك مثلا بي بريكاك حفظنك خلاص اتو ويتركي تطبيقك وبي ولا تطبيقش تطبيقك معناه اللي روانيه كتبري والله امن ماذا يسالوا بيغمبري صلى الله تعالى عليه وسلم كاتك زينب كتي عند شوش بوم عطيه فرموي سيزار بشو اگر زانی تام پیوسته بکنه پنج اگر زانی تام هب زنه اگر زانی تام پیوسته يعني بابتك به پیوستی دروا عشوائیه لو يدبي او كسي كان خوشكاتي كدكتور بيري دي بابندي قصي دكتوري بنامي اويك والله ويتدو مفتوحه وناكري ليرك عبره بغلط دادتي الحمد لله بله وصابكات والله
مەوەسا چۆن باس لە ڕووباری شیر کراوە لە قورئانی پیرۆزە؟ طبعا دوو ئاەتمان هەمامەکە باسی شیر کرایە بە کورتی لە خااترەوەی زۆر درێژی نەکەم و یەکەمینیان طبعا لە سوورەتی نەحل ئاەتی 66 یەکێکیان لە سوورەتی محەممەد ئاەتی 15 ئەوەی سوورەتی نەحل خوای پەروەردگارە فەرمی وإن لكم في الأنعام لعبرة نسقيكم مما في بطونه من بين فرث ودم لبنا خالصا سائغا للشاربين أو من إشارة فلمثل الجنة التي وعد المتقون فيها أنهار من ماء غير آسن وأنهار من لبن لم يتغير طعمه وأنهار من خمر لذة للشاربين وأنهار من عسل مصفحة آخر آياتك. طبعا علماء لسر آياتي كم كخواي پروردگار فرمي وإن لكم في الأنعام لعبرة أفرمي تماشي أعجلا بكن لبي بهندي زور قوري تيدان سبهندك نسقيكم مما في بطونه أفرمي إما أو أدين لويك هلناو الزجيان دايا التي من بين فرث ومن بين فرث ودم. طبعا دكتور علي صلاري مقاليتي لسر أوي هي لسر إعجاز علمي لفرمي بيش أوي كواهيس مختبرات كبي كو بيغمبري خواه صلى الله عليه وسلم فرمي شير بيك هاتين نيوان باش ماوي آجال و خوينكيتي أو ماداني كبشك درون لكاتي خواردنا لبو باشرو بشك ديكشيان درون لبو بون بخوين لنا أو بابتي مادية ديكا استنتاج ذكري حال دلنزري دبي بشير يعني سبحان الله تعبير القرآني زور دقيقة لبيني أويك دبيت باشرو ولا لبيني أويك دبي بخوين لبي وما دكان زارت شيء كتصفي أكلين ودين لبن بتي لبن بشير لي براستي كخوا بوكو عبرات باسي أكا أبي لسر راب باسي شو هرش كخوا پروردگار فرمي عبرتي لي وربقرين دليل لسر لبشت أو بعضتي شتي قولها إبداعاتها ذكري عقل إنساني بروا درباري لي كتماشي بهشت شكين وصف روباري بهشت سبحان الله وصفة دقيقة من لبن لم يتغير طعمه شكا بخوي الشير طبيعتي وايا أقربيته بمينيتو أقوري بس أفرمي الشيري بهشت طبيعتي دقى الشيري دنياي جواز أخو أفرمي جل جلال لبي شتانك من بو آماده كردون كجواز اللي قلبي وركاني دنياي شتانك من بو آماده كردون أقاولي بي كابرا باو بسياري بس خيال داني شكا قرآن مخاطبي لبو عقل لبو سي مستواي لبو مستواي عقلي بسيط أفلا ينظرون إلى الإبل كيف خلقت لبرشاوة هربها ماشية واليرش من لبن لم يتغير طعمه شير كبر لوانه بسيار كو باش او شور بورو بارده درودي بوغني نابي نعم حاجات لبي طعمه كينا غوري وهذا خطاب عقلي شي متوسط كبر ما فرموا خو فرموا في انفسكم افلا تبصرون لو كسان اخوين دواري انت ماشي كلنا ونفسه لنا وناخيتو سن اعجازها ولبو عقل قولوا زاد استكان والسماء بنيناها بأيد وإنا لموسعون تماشي كانها يا معشر الجن والإنس إن استطعتم أن تنفذوا من أقطار السماوات والأرض فانفذوا لا تنفذون إلا بسلطان هاي أنا خوي پروردگار فرمي تركبن طبقا عن طبق أو بابتانا بابتي علم يخرج من بين الصلب والترائب دير عقل قولة كان عقل الزانستيا كان عقل علمية كان وقابل له خاطري بردوام لتدبر دابم بردوام لوي دابم أو بيامي هدايته بيامي جيانا بيامي خودو زينوية بيامي قرانوية لو سرنا أسنامي إنساني أصلي كعبودية رب العالمين جل جلاله زور شاكا مستوياتي سنريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم يعني آفاق كون زناود باسكل لقد نفسي خوما حتى روج قيامة علم سن تقدمك قد ناقات سنريهم بزاني سين لابو استقباله يعني ناتواني بقاته بنزو بنواني مثلا دي ان اي لكن لما يصفح دي ان اي زوزو كما يعني يوم قرني سنده وقبشتيه كمان يلا كما سن هذا صار كبيت تكوين دي ان اي كلنا وخلي انسان كبو ماويد قواست ولا دايك باو لبو من ضالكاني دي ان اي بس جينكاني سريقه بجمري لقلبه ما وكان بس بجمري دري صار الدبي نبخوي نبخوي بس بجمري لا اله الا الله سن بروتين لسلا ثامن قوانين اديني ترتيبه كيف فرقيه شيء ثامن لبيشوي قوانينا ادينينا سايتوسينا دري بس اوي بجمري كخليه بخوي بتساو نابندري ناوشي خليه هرنا بندري نابندري بتساو كروموسوم كلنا خليه بميكروسكوب الكتروني بهرنا بندري او ذا جينكاني سري جينيش بخوي بروتين تدايا حتى دليل يك بروتين يستر جينش بتوي درسكي دبي رقم دي بيني 150 صفر لبيجداني او زي يك
پرۆتینت پێ دروست دەبی ناوجینی الله أكبر 150 سفر ئەگەر لە پێش ڕقم دەیدا بنێ عمری کەون کە 13 ملیار و 700 ملیۆنە 700 ملیۆن دەبی 23 زارێکە کەونی نوێکەوە ناتە یەک پرۆتین دروستکەی بۆ خەڵک بەدەست خوایە بۆ بارین عالیمەکی رووسیا لە ساڵەکانی 50 کە شوعیە زۆر بەقوت بوو تقریبا نیوێ دنیای داگیر کرد بۆ بەرامبەر ڕێزمالیەت لە مختبەرێکیاندانا لە ژێر زەوی ئیمکاناتی ملیارەت دۆلاریاندانا 16 ساڵە خەریب وتن بەس پرۆتینیش دروستکە ئەمە تاین بەشەری دروستکەین یان حیوانی دروستکەین ڕوح لەبەری دروستکەین هاتە دەرێ گوتی لەو کەونەی ناکرێت ئیلاگە کەونێشتکە بینی بتوانێت ئەو شتەی بکەین الله أكبر زۆر سنووریم ئاياتنا نەک کەون معجزەیە لەشی خۆمان معجزە دڵێک 150 دڵ چەندە 150 200 ئەگەر ریاضی بی دەکات 300 غرام ئێزان چەندیش دەکاتن 70 ساڵ بەبێ ڕاوەستان ئەو خوێنێکەوە دڵ فڕەداتن لە خلالی 70 ساڵ لەوانەیە بکاتە 1000 تانکەری 336 لترەکانی کە دەیبینی لە 30,000 باشە دڵ لۆمانی نابی لۆ بزەخەکی ماڵان ئای فڕەدە لە پارچ 5 ساڵ دەبی 50,000 تعمیریکەوە کاکتۆر دەڵێن تووشی سەرەتانیش نابی دڵ زۆر لەبەر بەردامیش دەکات حرەکەی دەکات کاکتۆر دواوتەتان چییە بۆ ڕۆژەوانان بۆی ڕۆژوویەکی دروست بگرن لە درێژایی مانگی ڕەمەزانی پیرۆز بەڵێ طبعا ئەوەش بابەتێکی تایبەتە وەختی زۆر دێ بەڵام بە کورتی بڵێن پێمان باشە لە پارشیوێ دەست پێ دەکەین پارشی خواردنەکانی کە دەخۆن ناڵیەکان با لە خەو دەست پێکەن خەو زۆر مهمە خەڵکی خۆمان ڕەمەزانە ناخەوی ڕاستی غەڵەتە سو خەوی شێ قەت تعویز نابتەوە لە ڕۆژ چەند بخەوی قەلب گران دەبی لەش قرسە بەڵام شەو ئەگەر چەند سەعاتێک بخەوی زۆر باشە ئێستا تقریبا برێن ساعات 6 بانگ دەداتن ئەگەر ساعات دە بخەوی علقەتە ساعات 3 بخەوی 5 ساعات ئینسان تێرخەو دەبێت چونکە باشترین خەو لە ڕووی طبیەوە لۆ منداڵە ساعات 8 و 9 دەی بخەون یعنی خەوتە بن نوشتە بن وە گەورەش دەبی ساعات دە بخەویتن هەتا ساعات 3 باشترین وەختە لە بۆ خەو پێدەن خەوی عمیق یعنی خەوی قوڵ بۆی ڕەمەزانە پێویستە بخەوین خەوێکی تەندروست لە شەودا ئێمە ئەگە بێت و تاخیر بخەوین متأكد دەگاتە ساعات 10 برسیمان دەبی ئەو زە خەڵکش دەخوا دێ ڕەمەزان با بخۆم ئەوە تا پاشی خواردن دەخوا بێزگە توش سکەری دەبیتن تووشی نەخۆش دڵ دەبی لەوان توی زەڵتە بیتن لەوانە تووشی قەڵەوی دەبیتن پاشیوێش خواردنێکی باش دەخوا شەوێش نەخەوتیە یەکسەر لە پاشی خەوی دێتن زۆری خواردیە نوێژی باین دەکەم دەخەوی خەوتنیش لە پاش خواردن 100% نەخۆشی دەبێت ئەزە قەبزیە قۆڵۆنە غازاتە قەڵەوبوونە سوکەریە ماندیبوونی جگەر و کلیە چەوری سەرجەرجیە ئەوان هەموو چیە خەوی پاش خواردن بۆ واسەکەم پاشوان خواردنەکەمان سوک بی وە زیاتریش شلەمەنی بیتن لۆ لەبەرەوەی هەتا ئاومان کەم نەبی لە کاتی کە 2 ساعت بە ڕۆژ دەبی باشە شیر نەمەنی زۆر تێدا نەبی چکە شیر نەمەنی بەخۆی ئاوی لەر سەحب دەکات ئەتکاتە زەرەر دەکەی کلێمان دەبیتن خواردنەکان زۆر چەور نەبیتن و هەروە کەمیەکەشی زۆر نەبیتن هەتا بتوانین ڕۆژەکەی بگرین لە بۆ ئێواران کە بەربانگ دەبیتن زەرای مامۆستا باسی کرد خورمایە یانسە خورمایش دەخۆین وەک باسمان کە سوودەکانی گەلە زۆرە یەک لەوان ئاوی زۆر تێدا هەیە هەڵی ڕیشالی زۆر تێدا هەیە تا قەبزی قۆڵۆنمان لە کۆڵ بکاتەوە وە پێتێریش دەخۆی خورمایانی خواردنەی قورسەگەر لەگەڵ ئاو بخۆی پاشان خواردنەی خراپ نییە پاشان خواردنی ئێواران دەتوانانی سوب بخواتن پێش نوێژکردن دوای نوێژی مەغریب دەکاتن پاش نوێژی مەغریب خواردنەکانی هەموو ڕۆژە نفسی خواردن نەبی وەک لە کوردەواری خۆمان هەموو ڕۆژێش لەو برنج و گۆشت و فلان و فلان عەلەقەڵ دوو خواردنە بخوا مەتەن برنج و گۆشتەکەیە شلە و گۆشتەکەیە ئەن گۆشتەکەیە لەگە زەڵاتی بخوا خواردنەکان زۆر تێکەڵاو نەبی هەروازم حەدیث مامۆستا ملوان حەدیثەکەم لەبەر نەبێتن دائیمەن خواردنەکان زۆر متەنەوع نەبی نازم باش لەبیرم نمایە چون خواردنی زۆر متەنەوع جگەریمان دێکە کلیەمان دێکاتن خواردنەکەمان سوک بیتن پاشان نوێژی عیشا و تەراویح بکەین تقریبا دەکات ریاضەیەک بەڵام بتوان ئەگەر پێمان بکرێتن 20 دقیقە نیو ساعاتیش پیاسەیەک بکەین بۆ بێ ئەو خواردنێک ئێواری خواردیتمان نەوەک لە حەدی خۆی زیاتر بیتن ئەو ریاضەیەوە دەکە خواردنەکە هەرز بیتن توشمان بە قەڵەوی بە شەکر و بە زەڵتە نەکاتن ئەوە پێم باشە باشترین تەمەەن زۆری خواردنەکان توانین دیاری بکەن ئەویش مەثەن گۆشت حیوان هەموو ڕۆژە نەبی چکۆلۆ دالملوک خراپە لە بۆ بەردی کلی بوسێ خراپە لە بینی مەثەن گۆشتەکان لە بینی گۆشت حیوان هەفتەی زارێک دوزا گۆشت مریش بە هەمان شێوە گۆشت ماسی بە هەمان شێوە خواردنە کاربۆهیدراتەکانیش بگۆڕی هەموو ڕۆژ برنج نەبیتن ئەوە ساوارمان هەیە بروشمانی خواردنە کفتەیە و دڵمەوانە بگۆڕی خواردنەکان لەوە هەتا هەم تەبیعاتت لەسەری ڕابێت هەموو ڕۆژە نەفسی خواردن نەبی ئەم توش بە زیانەکانی پزیشکی نەبیتن بۆیە خواردنەکان چەند سوک بیتن چەند شلەمەین تێدابی ئاویش باش بخۆینەوە تا توشمان بە چێشە نەبێت زۆر باش مامۆستا دواوتەتان زۆر بەکورتێ دواوتە ئینسان ئەگەر بێت و چاوی لە مەنهەجی پێغەمبەری بی قەت زەرەری ناکە
ڕەمەزانە ئەتولو هەندێک نابی لۆ خواردنی تعویز بکەی خەزم بکەی وەڵا هێوارە تۆرێ بکەم ڕەمەزانە فرسەتێکی گەورەیە لە بۆ تەصفیەکردنی کۆمەڵێک حیسابات لەگەڵ جەستە و لەگەڵ نەخۆشی و هەروە گۆڕینی عادەت بەڕاستی ئێمە زۆر تەرکیز لەسەرەوەی کەم و لە چل ڕۆژە بەشەر طبیعەتی غەڵەت دائەنێ یعنی لە چل ڕۆژ عادەت ئەگەر عادەتێکی خراپتە بوو لە چل ڕۆژە ئەتوانی عادەتی بگۆڕی 30 ڕۆژ لە ڕەمەزانێ ئەوە 6 پێدەر شەوال ئەوە 36 تقریبا 3 ڕۆژی جێژنە تەماشەکە تا دێ سەر تایم چل ڕۆژە کارڕێک ئەو چل ڕۆژێ ئەتوکابرا ئەتوانی هەر عادەتەکی خراپ هەبی وازی لێ بینێمە برادێکمانە بووی قەڵە بوو دکتۆر گوت بوو چەوری زۆرە بڕیاریدا گوتی لە ڕەمەزانی نانی جۆ ئەخۆم لەگە 3 دینکی قەسپە ئێوارە 6 دینکی قەسپ پێ دینکی قەسپە تا 7 دینکە قەسپای خواردن لەگە مراکە نیسکەچی خلاص چی دیکە نەخوارد هەتاوەکو ڕۆژە پاشتر الله وچیل کەداری لێ هاتبوو دەیگۆ ئیسراحەتم کردێ دەگۆ بمزانی با لە مێژوو یان هەندێک شتێ ڕەمەزانە فرسەتێکی گەورەیە کابرا دەتوانێت طبیعەتە عادەتە خراپەکانی بگۆڕی جگارەیە مەتەلەن نەرگەلەیە و هەروەها خواردنی زۆرە هۆگری بوونە بە مەسەلەی گەڕان و سوڕان هەندێک شت هەیە ئینسان تەرکیزی لەسەر کە لە جانبی عیبادەت ئینسان چاوی لە عیبادەتەکان بی کۆمەڵە فرسەتەکەی لە ناو ڕەمەزانی دووبارە نابیتەوە ئەتو هەم کابراگەر بتو عمری 70 ساڵ تقریبا 55 ڕەمەزان لە تەمەنی خوا بینێت 55 فرصت لە عمری تو وڵای يعني محاولة بكي استغلالي بكا قاي پروردگار جل جلاله من نعمتي دانا بركتي باشي ودعاء كان وقت فتار شيء مثلا 10 أواخير لها ما كاد بروج يبون ولا ما كاد ذكر عبارة القرآن لقى الخوابود أجا دار من وضع فقير وهجار وأنا هم يعني نعمتي كل ما استغلالي يمكن زور شاكر دستان خوش طبعا علماء كان كتاب زور لسر رمضان يعني علماء أجنبي يخمن ما شاء الله كما همو دەڵێن باشترین ڕۆژی ئیسلامیە زۆر قەوم هەیە بە ڕۆژی دەبن زۆر شریعەتی پێشە خۆمان بە ڕۆژ دەبێت ڕۆژەکان وەچی ئێمە نییە هەیە بەس میوێ ناخوا هەیە بەس خواردنی سەور ناخۆشی مەسیحیەکان هەیە هەندێک خواردنێک ترک دەکەن دەڵێ باشترین ڕۆژ ئیسلامیە هەموو شتێک لە خۆی ترک دەکەن هەمش لەمەنی کە ئاوە برێن زۆر زەرورە هەم خواردنەکانە بۆیە ئیسفادەی لە هەموو شریعەتەکانی دیکە ڕۆژی مە زیاترە هەروە دەی ڕۆژی ئیسلامی باشەکەی چییە لە 10 ساعت کەمتر نییە لە ڕوت بیەوە ئەتوکە بە ڕۆژی دەبی حتى صوم متقطع خلق دكا يستخدم متقطع نابي 10 ساعات كم تربي سو 10 ساعات كم تربي استفاده زور ناس سو لو خليه سرطاني كاتو خوارني زور دخوي قشه دكاتن بلام ك 10 ساعات يستنى خوار او خلص سرطاني اللي برسان دمري بوي وانا بروج دبن كم توش سرطان وكم تنقوشي دبن دواء ضلي او روجي كوا بروجي دبيت النابي لسوار حفته كم تربي رمضاني ما سيروج دواء علماء درين هر روجي بروجي دبي بقدر الدرجة جهري قلب الدروة الله يا ما قال سيروج بروج دبين في ديك دكا في سطروش شاشي شوالج دبين دكا في سطروش سيروج جهري قلب من دروة لكاتب بروج بوي همو كتابة كان استاقة تمشايكي ضل قبت روجي سودي دي وغري يجب أن يكون صوما إسلاميا درست ما بشي قوم كانت كده بارك الله فيك بوي براستي روجي صوم أقام اللي سودي وغري والله ما داخل خلش خما لباتي زعيبي لكاتب رمضان خلاص تردبي لا شتان ساغبه خو کاک دکتۆری بۆ زۆر سپاسانەکەین زۆر بەخێر بن بۆ پۆدکاستەکەمان مامۆستا بۆ ڕێز ئاوادانتان کردەوە ئازیزانی چارەخانە سپاس بۆ ئێوەش کە تاوەکو کۆتایی پۆدکاستەکە لەگەڵمان بوون تاعەت و عیبادەتتان قبول بێ ڕەمەزانتان پیرۆز بێ تەندروست بن